عزیزانی ئێمە لە هەر شوێنەکەم سڵاویەمەتان لێوێت بەو هیواین کە هەمووتان لەش ساغوتان دروست بن خۆشحاڵین ئەمڕۆژ با پرۆگرامێکی نوێ میوانی ماڵەکانتانیت بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنانە و سوود لا بەرگە بابەتەکانمان وەربگرن. کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لە دوو تەوەری سەرەکی پێک دێت. تەوەری یەکەممان و سەرتامان قسە و گفتوگۆکەین لەبارەی دیزاینکردنی خانۆکانی کوردستان و ئەو کێشانی کە هەیەەوە گەزانین لە هەرێمی کوردستان کۆمەڵێکی زۆر خانووی جوانمان هەیە، کۆمەڵێکی زۆر باڵەخانەی جوانمان هەیە و لە ڕۆی بیناسازی و بە تەواوی بە شێوەیەکی جوان دروست کراون، بە شێوەیەکی ئەندازەی دروست کراون. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەوەی کە وەگەزانین لە وەرزەکاندا بە تایبەت وەرزی زستان کۆمەڵێک لەو بینە و خانوانەی کە هەیە تەڕەشوعەکەن دڵۆپەعەکەن. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەوەی کە ئەمانێت بزانین هۆکاری ئەم کێشانەکە لە ناو خانۆکاندا بوونیان هەیە چییە و چۆن بتوانین چارەسەریان بکەین و تا چەند هەرێمی کوردستان لە ڕووی دیزاینکردنی خانۆ گەشتۆتە کە ئاستێک کە ئیتر دڵخۆشکەر بێت و بتوانین لە ڕووی ئەندازەی لە ڕووی بیناسازیەوانێ دڵی پێخۆش بکەین. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دومان قسە و گفتوگۆکەین لەسەر سەرکەوتن لە دوای شکست. وەک ئەزانین کە لە ژیاندا بێگومان شکست ئەهێنین لەو کاروبارانی کە ڕۆژانە هەمانە بەتایبەت خوێندکاران ئەمڕۆ قسەیان لەسەراکەین. وەک ئەزانین کە خولی یەکەمی تاقیکردنەوەکانیان کۆتایی پێهات و نمرەیان وەرگرتووەتەوە. زۆرێک لەو خوێندکارانە بەداخەوە نمرەی کەمیان بەدەستهێناوە و دەرنەچوون لە دەرزەکانیاندا. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەوەی کە هیوایان لە دەست نەدەن چۆن بتوانن لە دوای ئەوەی کە شکستیان هێناوە لەوانەکان کەمیان هێناوە چی بکەن بۆ ئەوەی کە نمرێکی بەرز بەدەست بهێنن و لەو شکستەی کە هەیان بووە بێهیوانە بن و بیکەنە هۆکارێک بۆ ئەوەی کە سەرکەوتن بەدەست بێن. لەمان کاتیشدا قسە لەسەر ژیانی ئاسایی خەڵکی ئێستا ئەکەین. ئەمانە بزانین کە هۆکاری ئەوە چییە لە هەر کاتێک شکست ئەهێنن بێگومان بێهیوا ئەبن و کۆڵەدەن لەو ئاوات و ئامانجانەی کە هەیەە و چی بکەن بۆ ئەوەی کە شکست نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە بێهیوا ببن. ئەمە تەوەرەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆچایی لەگەڵمانە بمێنەوەوانێ و سوودی لەوەربگرن. بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی وەرزشمان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بکەین. ئازان و خۆشەویستانم خۆشحاڵم جارش بە خزمەتی عزیز و خۆشەویستگەشتنەوەی بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت لە وەرزشی بەیانیان هیوادارم ئەم بەرنمەیەش بەدڵی و عزیز و خۆشەویست بێت. بۆ ئەم بەرنمەی ئەمڕۆمان تەمرینێکی تایبەتمان ئامادە کردووەکەویش تایبەتە بەتوانەوەی چەوری وەرگ ویان دەرخستنی ماسوولتەکانی وەرگ بۆ ئەوەی کە هەموو کەسێکە حەزیلەتی یان نەتوانێت لە ماڵەکەی خۆی ئەم مەشقە ئەنجام بات و مەشقێکی ئاسانە و سادە و ساکارە. بەڵام پێویستە بە سێ کۆرس بیکەین و هەر کۆرسێک لەو کۆرسانە 15 ژمارە بێت واتە 15 عەدەدی لەکەین بە سێ کۆرس 15 عەدەد. بەڵام مهمترین شت ئەوەیە کە بتوانین هەناسەمان ڕێک بخەین و کاتێکە تەمرینەکە ئەکەین بتوانین لە ڕێگەی لوتەوە هەناسە هەڵمژین و لە ڕێگەی دەمەوە هەناسەکە دەرکەینەوە هەموو جارێک کامە زۆر کاریگەرە و بۆ ئەم مەشقەشمان لەگەڵ ئەم کۆمەڵە خوێندکارەیە ئامادەمان کردو. هیوادارم بەدڵی ئێوە عزیز خۆشەویست بێت. مەشقەکەش بەم شێوازەیە سەرەتا خۆمێکم بۆتان بۆ ئەوەی کە بتوانن بە شێوازێکی زانستی و تەندروستیانە مەشقەکە ئەنجام بن. پاڵەکەوین بەم شێوازە ئەتیادی دەزەخێنە پشتی میلمانەوە بەم شێوازە پەنجەکانەکەی بەناویەکە بەم شێوازە هەڵەسینەوانێ هەر ئەوەنەی کە بتوانین 4-5 زیاتر نەبێت پشتمان بەرزکەینەوەنەوە لەگەڵ یا هەناسە دەرەکەین کە کاتێ دابەزینەوە هەناسەکە هەڵەمژینەوە لە ڕێگەی لوتمانەوە بەم شێوازە. بەم شێوازە مەشقەکە ئەنجام ئەدەین و لەگەڵم خوێندکارانەیە دابەزن فەرموو سەڵ. یەک، دوو، سێ، چوار، پێنج،
ئەبێ پاستان خێنە سەر سکمان بۆی بە تەواوەتی ماسوولەکانی سکمان بەرز بێتەوانە. 6 7 نیزامی هەناسە هەڵمژین و دەرکردنەوە زۆر مهمە. 9 10 11 12 13 14 15 ئۆکەی کاتێک ئەمانە ئیسراحەتکەین هەر پاڵەکەوی نەشۆنی خۆمان بە هێواشی کێشین بە سکمانە بەم شێوازە بە هێواشی کێشی بە سکرانە بۆی سکێ بە تەواوەتی ئەو کرژبوونەی کە کرژ ئەبێ خاوە بێتەوانە بەم شێوازە پیاە کێشید بە هێواشی تۆزێک بەم شێوازە پیاە کێشید و کۆرسی دووەم دەست بەکەینوانێ خۆتان نەزانن ئەمە سێ کۆرسە هەر کۆرسێکیش پێگاتوە لە 15 ژمارە یاڵە کۆرسی دووەم حازرە بین. 1 2 3 4 5 6 7 8 9 10 زیاتر پشت بەس 11 12 13 14 15 ئۆکەی سەحەتێکەکەین بە سکمان بۆ شێوازە و ئەبێت هەموو تەمرینێکە ئێمە ئەنجامی ئەدەین ڕۆژانە و ئەبێت لە بینەکەی سەحەتێک بین هەتاکو تۆزێک بێنەوە سەر خۆمان دواتر دەست پێکەینەوە بە کۆرسی تر بۆی کە بتوانین کۆرسەکان بە کاملی بە تەواوەتی مەزبوطیانکەین و ئەم کۆرسە زۆر گرنگە چکێکم لەبەرەوە ئەم کۆرسە هەموو هێز و پەستانێکە خاتە سەر سکمان و وای لێکات زۆرترین کالۆری بسووتێن لەو مەنتیقەوە چاوری زۆر بسووتێن و ئەمەش استفادەیەکی زۆری ئەبێت بۆی کە بتوانین بە زووترین کات چاوری بتوانینەوە یان بتوانین ماسوولەکەی وەرەك دروستکەین. کۆرسی سێمان هەیە کە ئاخر کۆرسەوە خۆشتان نەزانن 1 2 3 4 5 6 پشتی لەگەڵا بەسکەرەوە 7 8 9 10 11 12 13 14 15 شۆن ئازان و خۆشەویستانم هیوادارم ئەم بەرنامەی ئەمڕۆمان بەدڵی و عزیزی خۆشەویست بوو بێت بە هیوای تەندروستێکی باش بۆ گەشتلایەکان تا بەرنامەیەک تر بەخواتان سپێرین خواتان لەگەڵ. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەرداوامی وەکوتمان تەوەری یەکەممان و سەرتامان قسە و گفتوگۆکەین لەبارەی دیزاینکردنی خانەوە بیناکانی کوردستان و ئەو کێشانەی کە هەیەە و چۆن بتوانین چارەسەریان بکەین بۆ مەبەستەش بەڕێز ئاوات مستەفا ئەندازیاری بیناسازی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان میوانە کاک ئاوا سڵاو لێ بە بەیانیت باش لێ بەیانی ئەوجبار زۆر سپاسدانەکەم سواز بۆم دەرفەتە سواز بۆ هاوڕێیان سواز بە گەلی کوردستان خۆشحاڵین بەخێر. کاک ئاوا سەرەتا با پرسیارێک لەوە دەست پێ بکەین مەبەستمان لە دیزاینکردنی بیناسازی و خانۆکان لە هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ سەرەتا خان و وەکو شوێنێکی نیشتەجێبوونی مرۆڤ وەڵام دەرەوەی پێداویستەکانی مرۆڤ وەکو شوێنێکی نیشتەجێبوون پەیوەست بە بارودۆخی ئابووری و کەلتوری ئەو سەردەمەکەتی ئاژەی وەکو پێناسەی دیزانیش دیزاین سێتێکە کە لەلایەن ئەندازیارانی تەلارسازی و ئینشایی و میکانیکی و کارەباییەوە دیزاین نەکرێت بۆ سەرجەمە و کەرەسە و پێداویستانی لە خانووەکەدان. بەڵێ ئەمێ بزانم کە ئەو دیزاینانەی کە لە ئێستادا لە کوردستان هەیە تا چەند جیاوازن لە ئەو دیزاینانەی کە لە پێشترا هەبوو ئایا ئەو خانوانەی کە لە پێشتر دروستکراون هەمان ئەو خانوانن کە لە ئێستادا هەن هەمان ئەو بینایانن هەن یاخود پێشکەوتنی بەخۆ بینیوە؟ بەڵێ لە ڕاستیدا کارتی ئاوادانکردنەوە بواری ئەندازیاری
پێشکەوتنی بەخۆ بینیوە لە هەرێمی کوردستاندا بەڵام بەبەرچاو ئەوەی کە لە جیهاندا ڕوئەدات و بەرەو پێش دەچێ کەرتیاندازیاری لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر خاوترە ڕوە دیارە ئەمەش پەیوەستە بە هەموو قەیرانانەی لە هەرێمی کوردستاندا هەبووە کارگەرێکی ڕاستەخۆی هەبووە ئێمە ئەگەر بەراورد بکەین بە ڕابردوو لە کوردستانە بۆ نمونە لە پێشتردا خانووەکان زیاتر ئەو کەرەسانەی بەکارهاتن بۆ نمونە کەرەسەی بەرد قوڕ هەروە خش بەکارهاتن ئێستا مەسەلەن موادەکان گۆڕاون بۆکو بەکارهێنانی بلۆک یاخود خشت ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان ئەو بیناوباڵەخانانەی کە لە دەرەوەش دروست دەکرێت ئێستا زیاترە و بیناوباڵەخانانەی دروست دەکرێن لە ڕووی سێفتی واروا لە ڕووی بەکارهێنانی وزەوە زیاتر بەرەو پێشچوون. بەڵێ کاگاوت ئەمەوێت باسێک لە باوترین ئەو دیزاینانە بکەین کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان بەکارەهێنرێت ئەو دیزاینانە کامانن لە ئێستادا وەکو بیناسازی و ئەندازیاری لە دروستکردنی خانۆکانمان بەکارەهێنرێت. بەڵێ لەبەرەوەی بۆ نمونە شارەوانی چەند مەرجێکی دیاریکراوی هەیە لەبەرەوە دیزاینەکانیش شێوازێکی دیاریکراویان وەرگرتووە بوارێکی گەورەی نەهێشتوێتەوە مەسەلەن بۆ ئەندازێر تاوەکو داهێنانێکی گەورە بکات بۆ نمونە خانووەکان لە زۆربەی شار و شارۆچکانی ئێمەدا زیاتر لێگەسن بۆ نمونە ڕێژەی کراوەکەی 120 بێت ڕێژەی سەوزایی 105 بێت بەداخەوەکە لەوانەیە جێبەجێش نەکرێت کشانەوە مەسەلەن لەو ئەرزانی کە ڕوکنن بە دووری مەترێک ئێتر لەبەرەوەی چەند مەرجێکدانراوە بۆتەوەی سنووردارکردنی دیزاینەکانمان و دووبارەکردنەوەی دیزاینەکانمان لە زۆربەی شوێنەکان. بەڵێ کاک ئاواتۆ کە بینین لە وەرزەکان بە تایبەت وەرزی زستان خانۆکان دڵۆپە ئەکەن تەڕەشۆ ئەکەن ئەمێ بزانم چارەسەر بۆ ئەم کێشانە لە ناو خانۆکاندا چییە ئەوە کەزانین کە لە ئێستادا بوونی ئەیز و گام زۆری کردووە و خەڵکی زیاتر بۆ خانۆکانیان بەکاری ئەهێنن ئەمێ بزانم تا چەند ئەمە چارەسەرە بۆ ئەو کێشانەی کە باسمان کرد. بەڵێ ڕاستی کێشەی تەڕەشۆ پەیوەندی بەسەر هۆکارێکەوەیە هۆکاری دەرەکی خۆ دەزانین لە وەرزی بەفر و بارانەوە پەیوەندی بە بارانەوە هەیە هۆکاری ناوەکیش ئەو تۆڕ ئاوانی کە لە ناو بیناکەدا هەن تۆڕی ئاوەڕۆ ئەگەر کێشەیەک هەبێت لەوەی داوەکو گەرماوەکان و هەروە چێشخانەکان دیسانەوە بێتە هۆی کێشەی لێچوونی ئاو چارەسەرکردنی ئاوەکو بەڕێزت باست کرد باسی ئایزۆگامت کرد بەڕاستی ئایزۆگام موادێکی ئەندازیاری نییە بۆ بە هیچ شێوەیەک چارەسەری 100% کێشەی ئاو ناکات لە بریەوە موادی تری ئەندازیاری هەیە موادەکانی مەسەلەن پۆلیوریسان ئەکریلیک هەروەها ئیپۆکسی ئەم موادانە بە شێوەیەکی تاوەتی و 100% بنبڕی کێشەکانی تەڕەشۆع ئەکەن و هەروەها لە ڕووی ژینگەییشەوە بۆ نمونە ئایزۆگام ژینگەیی نیە هەروە سەربانێک یان سەقفێکت دێت و ئایزۆگامێکی ناتوانانی بە تەواتی بەکاری بێنێتەوە هەروەها لە ڕووی چونکە ئایزۆگام ئەو هاوکۆڵکی کشانەی کە ئایزۆگام هەیەی ناتوانێت لەگەڵ ئەو پلەی گەرمی و ساردی کوردستان هەیە هەڵ بکات و بتوانێت تەختەیە و شتە بکات. تا چەند خەڵک بە ڕاستی ئەوەی زانیوە کە ئەیزۆگام نابێ بەکار بهێنرێت و ئەو ماوادانی کە باست کرد ئەوانە باشن بۆ خانۆکانیان بۆ ئەوەی کە دڵۆپە نەکەن. ڕاستی ئایزۆگام بۆ لە کوردستاندا بۆ نمونە بە شێوەیەکی بەربڵاو بەکاردێت لەبەرەوەی نرخێکی ئەرزانتری هەیە بە بەراورد بە موادەکانی ترەوە هەروەها ئەم موادانەی تر لەبەرەوەی لەوانەیە تا ئێستا لەلایەن خەڵکی ئەمە بە تەواتی نەناسێنرابێت هۆکارەکەی ئەوەیە کە زیاتر ئایزۆگام بەکارێنرێت. بابینە ناوی خانۆکان لە ڕووی سیستەمی ساردی و گەرمی وەک ئەزانین کە کۆمەڵێک لە خانۆکان هەیە سیستەمی گەرمی بۆ دائەنرێت سیستەمی ساردی بۆ دانرێت ئەمەیە بزانم کە تا چەند ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە جەوی ئەو خانووە ئەو بینایی کە هەمانە بۆ شێوە بێت کە خۆمان ئەمانەوێت. بەڵێ خۆی ئێستا لە هەمووی دنیادا سیستەمی عەزل سەرمایە ئینسۆڵیشن بەکاردێنرێت کە یارمەتیدەرێکی گەورەیە بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی وزە هەم لە ڕووی سوتەمەنی و هەم لە ڕووی کارەباوە ئەویش چەند ڕێگەیەکمان هەیە بۆ بەکارهێنانی سیستەمی عەزل بە چەندین شێوە بەکارهێن و چەندین مواتەیە کە لە ڕووی کوالیتی و نرخەوە ئەگۆڕێ. موادەکانمان مەسەلەن فایبەر گڵاسمان هەیە ئەنواع موادی ترمانەیە کە لە ڕووی کوالیتیەوە گۆڕێ. سیستەمی پاسف هاوسیش هەمان ئەو سیستەمەیە کە باست کرد. سیستەمی پاسف هاوس کە ئێستا هەیە و بۆ لە دەرەوەش باوە
جۆرەکە لە جۆرەکانی سیستەمی عەزل. بەڵێ ئەمێت بزانم کە لە ڕووی هاتنە ناوەی خۆرەوە وەک ئەزانین کە خۆر گرنگێکی زۆری هەیە بۆ تەندروستی هەرێک لە ئێمە ئەمێت بزانم کە تا چەند ڕەچاوی ئەوە کراوە خۆرەکی تاو بێتە ناو خان و بیناکانی ئێمە بۆ سوودی لەوە بگرین هەموو ڕووناکی هەمیش وەکو ئەوەی کە تەندروستێکی باشمان بداتێت. ڕاستە لە وەکو دیزاین وەکو وتم ئەوەی کە شارەوانی دیاریکە دۆسەدا بیستی خانۆکە کراوەی بێتر چی وەکو ئۆپنینگ لە خانۆکەداوە چی وەکو ئەوەی کە ئەمێنێتەوە لە خانۆکەدا و خۆر پێویستە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی ڕووناکیەوە بۆ بیناکە بەڵام بەداخەوە خۆ دەزانەوەی لە کوردستاندا بینن زۆر جار ئەو ئۆپنینگانی کە لە بیناکەشدا ئەمێنێتەوە یاخود پێویستەوە مهندسەکە دایناوە بە شێوازێک ئەگیرێت. بەڵێ هەنێک بینا هەیە خۆری بەرناکەوە یاخود ڕۆ خۆر نییە ئەمە هۆکارێکە بۆ دروستبوونی دڵۆپا کە هەیە لە ماڵەکاندا. بەڵێ بەڵێ ئەو خانوانەی کە ئۆپنینگیان کە ئەمە هۆکارێکە بۆ دروستبوونی شێ لە دوای دروستبوونی شێکەشەوە بێتە هۆی دروستبوونی کار ڕوچونکە دواتر ئەو شەیە بەهۆی چیەوە دروست دەبێت بەهۆی جیاوازی پلەی گەرمیەوە دروست دەبێت لە ئەنجامدا ئەبێتەوەی دروستبوونی شێ. کاکاوات لە ئێستادا زۆربەی ئەرزی ماڵەکانمان تەختەیە و ئەو پلاستیکی هەیە کە ئەیکەن ئەمە بزانم ئەمە تا چەند سوودی هەیە ئایا خەڵکی ئەم جۆرە بەکار بهێنن یاخود زیانی هەیە لە ناو ماڵەکاندا ئەگەر پلاستیک لە ڕووی ئەندازیاریەوە باش نییە بەکارهێنانی ماوەدەکانی عەزل زیاتر باشە بۆ نمونە ئەتوانرێت لە زیاتی بلۆک خش بەکارێنەکە ڕێژەی لەسەردا چل لە ڕووی دابینکردنی وزە و خەزمکردنی وزەوە فەرقەکە هەروە موادەکانی تری عەزل وەکو باسم کرد فایبەر گڵاسمان هەیە پۆلیوێریسان فوممان هەیە ئەنواع موادەی ترمان هەیە کە لە کاتی دروستکردنی بینادا یاخود دوای دروستکردنی بینادا بەکارهێنرێت بەڵام ئەوەی پەیوەستە بە پلاستیکەوە لە ڕووی ئەندازیاریەوە باش نییە چونکە هەم زیانی تەندروستیش هەم لە کاتی سووتاندا ئەگەر کەوتنەیەک ڕووبدا لە بیناکەدا ڕوودای مەترسیدارەکەێتەوە. بەڵێ ئەمە بزانم چ دیزاینێکی باوتر هەیە بۆ ئەوەی کە بەکاری بێنین بتوانین سوودی لە ببینی لە ناو بینا و خانۆکانماندا. بەڵێ ئەو دیزاینانێک ئێستا لە دەرەوە کرێت کە باو بێت زیاتر گرنگی ئەدەن بە بواری ئۆپنینگ و هەروە گرنگی زیاتر ئەدەن بە بواری عەزل چونکە وای لێ هاتووە ینی سیستەمی ژینگە ئیتر تەقەبولی ئەو هەموو بەکارهێنانەی وزە ناکات هەم لە ڕووی کارەبا هەم لە ڕووی سوتەمەنیەوە. بەڵێ ئەمێ بزانم کە تا چەند ئەو بینە و خانوانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە هۆکارێکە بۆەوەی کە ئەو کارەساتە سروشتیانەی کە ڕوو ئەدات ئەمێت بزانم تا چەند بەرگەی گرتنیان هەیە یاخود تا چەند هەر کاتێک کارەساتێکی سروشتی ئەگەر خوا نەخواستە ڕوویدا کەمترین زیان بەر ئەو کەسانە ئەکەوێت کە لەو ماڵەیە بوونیان هەیە یاخود کەمترین زیان بەر ئەو بینایە ئەکەوێت کە دروست کراوە. بەڵێ کارەساتە سروشتیەکان بۆ نمونە ئێمە هەورە تریشخەمان هەیە هەروەها بوومە لەرزەمان هەیە لە ڕاستیدا لە ڕووی بوومە لەرزەوە گە بینە سەر بوومە لەرزە ئێمە تا ساڵی 2007 کە بوومە لەرزە گەورەکە ڕوویدا پێشتر ئەمە قسەی من نیە قسەی مامۆستاکانەوە قسەی دکتۆرەکان ئەوانەی لە کۆلێژی هەندەسە چەندین ساڵ بە هایانە 40 ساڵ خیبرەی هەیە پێمان وا بوو کە کوردستان لە زۆنی سێفدا لە ڕووی بوومە لەرزەوە پێویست ناکە حساباتی بوومە لەرزە بچێتە دیزاین ئەساسیاتی بیناوە بەڵام لە دوای بوومە لەرزە من خۆم یەکێک بووم لەوانەی کە پێم وا بوو لە هەموو کە زیاتر ئەبێ ئەندازیار بیر بکاتەوە کە لە دوای ئەم بوومە لەرزەوە پێویستە حساباتی بوومە لەرزە بچێتە ئەساسیاتی ئینشایی بیناوە دیارە لە ڕووی بوومە لەرزەشەوە چەندین حلمان هەیە بۆ ئەوەی کاریگەرەکانی بوومە لەرزەکەم بکەینەوە جگەی لەوەی کە تۆ وەکو حساباتێک لە تەحلیلی بیناکەدا بخەیتە حساباتەوە چەندین ڕێگەی ترمان هەیە بۆ نمونە سیستەمی دەمپەرمان هەیە ڕواشی ڕۆڵمان هەیە بەم ڕێگەیانە توانیت کاریگەرەکانی بوومە لەرزە کەم بکەیتەوە کارەساتی تری سروشتی وەکو هەورە تریشخە سیستەمی لایتینگمان هەیە پێما بێ ساڵی 2016 بوومە لەرزە لە هۆتێل شاری جوانیدا بەڵام بەهۆی بوونی ئەو سیستەمەتیدا هیچ زیانێکی نەبوو. هۆکارەکانی تریانە و هۆکارە سروشتیانەی تر کە ڕوبەڕووی بینا بێتەوە لە ڕێگەی باران و لافاوە ئەوش لە ڕێگەی سیستەمی درێنج و سیستەمەکانی تری ئاوا ڕۆ چارەسەر دەکرێت. بەڵێ ئەمێ بزانم کە
تا چەند لە هەرێمی کوردستان لە ڕووی دیزاین و بیناسازی و پێشکەوتوین ئایا ئەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە بتوانین ئەو بینانەی کە هەمانە بەدڵی خۆمان دروست بکرێت و هیچ کێشەیەکی تیان نەبێت؟ بەڵێ ئەوەی لە هەرێمی کوردستاندایەوە پێشتری ژاماژەم پێکرد لە چاو دەرەوەدا لاسێکی زۆر لاوازدایە ئەمەش دیارە هۆکاری خۆی هەیە بۆ نمونە حکومەت لەوەیە لە قەیراندا بوو بێت بەڵام من پێم باشە لەمەوە دوادا هەم چی لە ڕێگەی وەزارەتی شارەوانی بێت چی لە ڕێگەی وەزارەتی کارەباوە بێت بتوانن سیستەمێک دابنێن کە خەڵک ناچار بکەن بە بەکارهێنانی سیستەمی عەزل لەو ڕۆوەوە کە لە ساڵانی ئایندەدا لەوەیە کێشەی کارەبا کێشەی سوتەمەنی ڕوبەڕووی کێشەی قورستر بێتەوە بەڵام ئەگەر ئەوە بکەن ئەتوانرێ بۆ نمونە حکومەت 150 خەرجی سیستەمی عەزلەکە بگرێتە خۆی و بۆ وڵاتیانی دابین کات لە بەرامبەردا سوودێکی زۆرترە بینێ لە داهاتوودا کێشەی کارەبا و سوتەمەنی بە شێوەیەکی بەرچاوکەمە بێتەوە. بەڵێ کاگاوات بۆ نمونە من خاوەنی زەویەکەم وە هیچ شارەزایەکم نییە لە بواری بیناسازیدا پێویستە سەرەتا کە بمەوێت خانوویەکی تۆکمە و بەدڵی خۆم بکەم چی بکەم؟ بەڵێ سەرەتا بەر لە هەموو شتێک شوێنەکە بینیت زەویەکە بینیت ئایا زەویەکەت مەسەن لە ڕووی قیاساتەوە چۆنە جێگای چی زۆرە بینایەکی تیا بێتەوە بۆچی مەبەستێک بەکارهێنیت ئایا قووەتی بێرین کەپاسیتی زەویەکەی تۆ تەحملی چەندەکات بۆ بۆچی زۆرە بینایەکە بێت دواتر کە ئەمانە لێک درانەوە دیزاینێک دانێت و لەلایەن ئەندازیارێکی شارەزا و پسپۆڕەوە کە دیزاینەکە دانراو کاتە ئێمە فاوەندیشنمان هەیە کە گرنگترین شتی بیناکەیە دواتر دیوارە و سەقفە و موادەکانی تری بینایە و فینیشینگ نەکرێت لەلایەن کەسانی پسپۆڕەوە. بەڵێ ئەمە بزانم کە تا چەند گرنگە لە ڕووی دەرەوەی بیناکان و کەزانین کە دەرەوەی بیناکان ڕووکەشی بیناکان جوانێکی زۆر ئەوەخشێ بە شار و سیمایەکی جوانی هەیە ئەمە بزانم کە تا چەند گرنگە دەرەوەی بیناکان بە شێوازێک بن بۆ ئەوەی کە سەرنجی بەرامبەر ڕابکێشێ و سیمایەکی جوان ببەخشێت. بەڵێ سیستەمی دیکۆراتی بینا ئەکستیریر دیزاین و هەم ئینتیریر دیزاین بەشێکە لە بەشەکانی ئەندازیاری و پێویستە لەلایەن ئەندازیاری پسپۆڕەوە دیزاین بکرێت نەگەڵی بە شێوەیەکی هەڕەمەکەی مەسەرەن تۆسیتە گەڕەکێکەوە یان شارێکەوە هەرێکەوە بە شێوازێک لەوەیە دیکۆراتێکی کردبێت و سیمایەکی ناشیرنی بە شارەکە بەخشی بێت. ئێمە چەندین موادی ترمانەیەکە لە ڕووی دیکۆراتەوە بەکارێن هەندێک ئەو موادانی بۆ دیکۆرات بەکارێن وەکو سیستەمێکی عەزل دەورەگێڕن و هەروە موادی ترمان هەیە تیشکی سەروە نەوشەیە گێڕێتەوە جگەر لەوەی کە جوانێک بە دیکۆراتی بیناکە بەخشێت. ڕاستە کاگاوات با باسێک لە بەکارهێنانی ڕنگ بکەین یاخود ئەو دیزاینانەی کە هەیە ئەمە بزانم ڕەنگی یاخود ئەو دیزاینانەی کە هەیە بەپێی شوێنەکە تا چەند گۆڕانکاریان بەسەرایەت بەپێی ئەو بینایی کە هەیە بۆ نمونە نەخۆشخانەیەکە یاخود قوتابخانەیەکە یاخود ماڵێکی ئاساییە تا چەند گۆڕانکاری بەسەرایەت. بەڵێ سیستەمی ڕنگ لە ڕووی دەرونیەوە زیاتر پێویستە بە دەرونیەوە کارگەرێکی ڕاستەخۆیە بۆ نمونە لە قوتابخانەکاندا لەوانەیە ڕەنگی زەرد لەبەرەوەی توانای بیرکردنەوە یاخود توانای بیرچوونەوە لای قوتابی کەمتر دەکاتەوە وای لێکات شتەکان زیاتر سێف بکات لە بەشێکی قوتابخانەکان لەوەیەوە بەکاربێت لە شوێنەکانی تری مەسەلەن وەکو نەخۆشخانە ڕەنگێکی ئارامتر بەکارهێنرێت بۆ نمونە شینی کاڵ یان سەوزی کاڵ کارگەرێکی ڕاستەخۆی هەیە لەسەر ئەو کەسانی نیشتەجێن لەو بینا باڵەخانەدا. بەڵێ ئەمە وەکو ئەوەی کە بۆ نمونە بینایەک هەیە لە هەر شوێنێک کە ئێمە بۆی ئەڕۆین چی بکە بۆ ئەوی سەرنج ڕاکێشترین بێ وەک ئەزانین کە لە ڕووی کارەباوە زۆرترین ڕووناکی بەکارەهێنرێت بۆ ئەوەی کە وا بکات سەرنجی کەسانی دەوروبەر بەلای بیناکە ڕابکێشێت ئەمە تا چەند پێویستە هەبێت تا چەند پێویستە ئایا لە ڕووی سیفکردنی کارەبا لە ڕووی ئەوەی کە نەبینە هۆکارێک بۆ بە هەردەردانی کارەبا تا چەند گرنگە ئێمە بیلەوە بکەینەوانێ کە ئەمە تاکە جوانی نییە لە ناو بیناکاندا ئەگەر هەبێت ئەتوانین بە شتی تری شوێنی پڕ بکەینەوانێ و جوانێکی تری بدەینێ. ڕاستە ئەوە پێویستە بە ئەکستیریر دیزاین و ئینتیریر دیزاین کاتێک ئەو دیزاینە ناکرێن ئەتوانین بە جۆرێک دیزاینیکەین کە بە ڕووناکێکی کەم ئەو ڕووناکێ بەخشێک کە مەسەلەن چەند کەسانێک کەسێک یان چەند کەسانێک پیان وایە کە بە ڕووناکێکی زۆر لەوانەیە جوانیەک بە بیناکان بەخشێن لە ڕاستیشدا بەکارهێنانی کارەبا جۆرێکە لە کەلتور لەوانێت و لە دەرەوە بەو شێوازە نەبێت کە
بەکارهێنانی کارەبا بە ڕووناکی پیان وا بێت ئەمە جوانی بینایە خۆ جوانی دیکۆراتی بینە. ڕاستە ئەمەیت باسێک لە ئەو کۆمپانیایانە بکەین کە بۆ نمونە خانە و دروست ئەکەن و ئەبنە هۆکارێک بۆ ئەوەی کە کۆمەڵێکی زۆر خەڵک لەم کۆمپانیایانە لەم پرۆژەیەدا بژی. ئەمێ بزانم تا چەند ئەمە ئەم شێوازی دروستکردنی خانوانە و باڵەخانانەی کە هەیە باشن لە ئێستادا ئەگەر هەبن یاخۆ تا چەند هۆکارێکن بۆ دانی سیمایەکی جوان بە شار. بەڵێ لە ڕاستیدا لەگەڵ زۆربوونی دانیشتوان و سەربوونەوەی دانیشتیان گەشەکردنی دانیشتوان بە شێوەیەکی ئاسۆیی خەریکاسێتە شێوازێکی ترە و جۆرێک تر بەخۆیە بینە لەبەرەوە ناسەر نیشتە جێبوونی ستونی ئەسێتە بواری جێبەجێکردنەوە لە ڕاستیدا ئەویش لەوانەیە هەم لە ڕووی خەڵکەوە هەم لە ڕووی ئەندازیاریەوە کێشە مەشاکیل لە خۆی هەبێ بۆ نمونە تۆ لە ڕووی ئەندازیاریەوە سەیتەرەکردن و کۆنتترۆلکردنی مەڵتی ستۆریەک واتە بینایەکی چەند قات قورسترە بە بەرچاو بینایەکی ئاسۆیەوە. ئەمێ باسی کوالیتی ئەو شتانە بکەین کە بەکارهێنین و موادانی بەکارهێنین تا چەند گرنگە لە کاتی کردنەوەی هەر بینایەک و دروستکردنی هەر بینایەک ئێمە ئەوە لە بەرچاو بگرین کە کوالیتی شتەکانمان باش بێت بۆ ئەوەی کە بتوانین بینایەکی تەواو باش بدەین بەدەستەوە. بەڵە خۆی لە هەموو وڵاتێکدا کۆدی تایبەت بە مواد بەداخەوکە لە کوردستاندا نیمانە چونکە ئەو موادانی کە بۆ نمونە هاوردەکرێن بۆ کوردستان بەفی کۆدێکی تایبەت دروستکراون بۆ مەسەڵەن بۆ وڵاتی کە لی دروستکراوە کە پلەی گەرمیەکەی جیاوازە بۆ نمونە پلەی گەرمی وڵاتێکی دەرەوە جیاوازترە لێ ئەو موادی کە لەوێ بەکارهێنرێت لەوەیە بەرگە ئێرە نەگرێت لەبەرەوە زۆر جار کێشە لە بیناکانماندا دروست دەبێت هەم لە کێشەی ڕۆچوونی ئەو کێشانی کە درزن لە بیناکانماندا دروست دەبن هەروە کێشەکانی تر پەیوەستن بە موادەوە. بەڵێ ئەمەوێت لە ڕووی ئەوەی کە ئەو بینانەی کە لە دەروی هەرێمی کوردستان و لە وڵاتە ئەوروپیەکان بوونیان هەیە وەکە زانین کە لە ئێستادا زۆرێک لەو دیزاینانی کە لە وڵاتە ئەوروپیەکان و ئەو بینانی کە پێی ئەکرێت و هاتۆتە ئێرەش و خەڵکی بە شێوازی ئەوێ خانۆکانیان دروست ئەکەن. ئەمە بزانم تا چەند ئەو شێوازی دروستکردنی خانوانە بۆ ئێرە ئەبێت یاخۆت لەگەڵ ئەو پێشکەوتنی ئەوێدا ئەگونجێت. بەڵێ خۆی سوودوەرگرتن لە فکرەی دەرەوە یان فکرەی دیزاین دەرەوە کارێکی باشە بەڵام ئەبێوەشمان لەبیر بێ کە وەک باسم کرد مەڵتی ستۆری بێت یاخود خانووی ئاسایی هەر کەسێک بێت ئینسان بێت وەڵام دەرەوەی پێداویستەکانە پەیوەستە بە بارودۆخی کەلتوری و ڕۆشنبیری ئەو وڵاتەوە بۆ نمونە لەوەی هەندێک جۆری بینا نەتوانێت تۆ لێرە جێبەجێکەی چونکە کەلتوری ئێرە جیاوازە لە کەلتوری دەرەوە. بەڵێ کاگەوات بۆ دروستکردنی هەر بینایەکی پتە و ئەوەی کە بەدڵی خۆمانە بێگومان پێویستمان بە ئەندازیاری پسپۆڕ و شارەزا بێت. ئەمە بزانم لە هەرێمی کوردستان تا چەند بوونی ئەم ئەندازیارە هەیە و تا چەند ئەتوانی پشتیان پێ ببەستین بۆ دروستکردنی خانۆ بیناکانمان. بەڵێ هەرێمی کوردستان دەوڵەمەندە لە ڕووی ئەندازیاریەوە هەم لە ڕووی موادەوە ئێمە موادێکی زۆرمان هەیە لە شاخەکانی کوردستان کە ببوورە پێشتر کە ئاماژەم پێ نەکرد لە زیاتیەوەی کە مواد لە دەرەوە هاوردە بکەین نەتوانین لە کوردستاندا خۆمان لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان چەندکارکەی بکاتەوە بۆ ئەم وەستە لە ڕووی توانای ئەندازیاریەوە ئێمە چەندین کەسی شارەزامان هەیە خۆ دەزانین چەندین کۆلێجمان هەیە لە زانکۆکانی کوردستان ساڵانە چەندین ئەندازیار تەخەڕوزەکە بەداخەوە کە ئێستا دۆخی ئەندازیار بۆ دۆخی ئاوادانکردنەوە بەهۆی ئەم قەیرانەوە جۆرێک لە ئیفلیزی یاخۆ زۆرێک لە سستی بەخۆبینیەوە هیوامان وایە لە داهاتوودا هەم لە ڕێگەی کۆلێجی ئەندازیار و هەم لە ڕێگەی حکوومەتەوە بتوانین زیاتر بواری ئەندازیاری بەرەو پێشەوە بێت. دەستەکانە خۆش بە کاگاوە سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆ زانیاریەکان بەڵێ سوپاس بۆ بەڕێز ئاوات مستەفا ئەندازیاری بیناسازی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەمان نوێیان بوو. بەڵێ ئازیزانم ئەچینە لای هەواڵەکانی سەعات 9 و دواتر بەردەوام. کۆنسەڵ ڕەسوعالی ڕایگەیان بەداخێکی زۆرە لە زنجیرەی ڕووداوی سروشتیدا بوو مەلەرزە لە شاری ئەلعەزیزی باکووری کوردستانی تورکیەدا و لاکاندا ژمارەی هاوڵاتی گیان لە دەستدا و ژمارەی تریش بریندار بوون و پرسە و سەرخۆشی و هاوخەمی خۆی ئاراستی خۆشک و برانیت لە تورکیا بەگشتی و کە سوگاری قوربانیان بە تایبەتی دەکات.
لە چوارچێوەی سەردانەکەیدا بۆ وڵاتی ئیتالیا دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق لەگەڵ سێرجۆ ماتاریلا سەرۆکی ئیتالیا کۆبوو و تاکیدی لەوە کردەوە کە ئارامی عێراق هەنگاوێکی یەکلاکەرەوەیە بۆ لەناوبردنی تونڕێی و دۆخی هەرێمایەتی و نێودەوڵەتی و دوایەوەی پێشاتانی ناوچەکە بەخۆ دەبینێت خرانە ڕوو. فازڵ جابر ئەندامی هاوپەیمانی فەتح لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دوانێکدا بۆ میدیاکان ئاماژەی بۆدا بە پێی ڕێککەوتنی نێوان لایەنەکان لە دوو ڕۆژی داهاتوودا کاندیدی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق ئاشکرا کرێت و لایەن دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق بۆ مەبەستی پێکردنی حکوومەت ڕائەسپێردرێت. ئەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکومەت لە بەیاننامەیەکدا بڵاوی کردو هاتنی هاوپەیمانەتی نێودەوڵەتی بەهۆی پێویستی بووە کە تیرۆریستانی داعش دروستیان کردبوو، بەڵام ئەو ڕاستیە هەیە کە نابێت ببێتە جێی ناکۆکی و پێویستە گوێ لە ڕای سەربازی تەکنیکی حکوومەت بگیرێت لەبارەی پێویستی ژماری هێزەکانی هاوپەیمانەتی نێودەوڵەتی و ئەرکەکانیان و خشتەی کشانەوەیان. دوای ئەوەی هێزە ئەمریکانی عێراق هەڵمەتێکیان بۆ سەر شوێنی خۆپیشاندەرانی گۆڕەپانی تەحریر دەست پێ کرد و سەرجەم شوێنەکانی خۆپیشاندەران و تیمە پزیشکیەکانیان تێکدا و بەشێکیان سووتاند. خۆپیشاندەرانی گۆڕەپانی تەحریر داوایان لە ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان و خۆرەخراوە نێودەوڵەتیەکان کرد پارێزگاریان لێ بکات دوای ئەوەی هێزە ئەمریکان شەقام و گۆڕەپانەکانی نزیک گۆڕەپانی تەحریری کردەوە. لە درێژەی خۆپیشاندەران ملیۆنەکەی ڕۆژی هەینیدا پێدادان لە نێوان هێزە ئەمریکان و خۆپیشاندەرانی بەغدای پایتەختدا ڕوویدا و هێزە ئەمریکان بۆ بڵاوپێکردنی خۆپیشاندەران گازی فرمەسکرێژیان بەکارهێنا. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی داوای لە حکوومەتی عێراق کرد بەکارهێنانی تونند و تیژی بەرامبەر خۆپیشاندەران ڕابگرێت. جینین هێنس پلاسخارت نێردەی تایبەتی نەتەوەیەگرتوەکان بۆ عێراق لە تۆڕی تویتر بڵاوی کردەوە هەنگاوانەی گیراونەتە بەر بەرامبەر خۆپیشاندانەکانی عێراق پێ بەرهەم دەمێننەوە ئەگەر تەواو نەکرێت و ئاماژەی بۆ کرد ژمارەی کوژاوان و بریندارانی خۆپیشاندان و نەڕەزایە جەماوەرەکانی عێراق لە بەرزبوونەوەدایە. حیدەر عەبادی سەرۆکی هاوپەیمانی نەسر لە تویتێکدا تشکی خستە سەر بارودۆخی عێراق ئەوە ئاماژەی بۆدا بڵاوپێکردنی خۆپیشاندەران لە ڕێگای هێزی سەربازی و دۆخی عێراق ئەڵاوسەر دەکا و تاکیدیشی کردەوە کە گەلی عێراق لەسەر ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە سوورە و پاشگەز نابێتەوە. سعاد مەطلەبی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیستی دەوڵەتی یاساوتی ئەم هەفتەیە ڕاستپاردنی سەرۆکوەزیرانی نوێی عێراق بەخۆوە دەبینێت و ئاماژەی بۆ کرد سەرۆکوەزیرانی نوێ شایەنی مشتومڕ نییە لە نێوان سەرجەم لایەنەکان و بۆتە جێگەی ڕەزامەندی زۆرینەی کورتە سیاسیەکان و گۆڕەپانی خۆپیشاندانەکان. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین. ئێستاش پەیامنەرمان هونەر ڕەسوڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە. هونەر سڵاوت لێبێ و بەیانیت باش بێت ئەمە بزانم کە زانیاریەکان لە لای تۆ چین. سڵاو لە بینەرانی گەلی کوردستان بێگومان خۆشین ئەمڕۆ لە شاری ڕانی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین پێشەنگای کتێبێ لە بەڕێبەراتی کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین وەکتەبی دیارە ژمارەیەکی زۆر لە کتێب ئەمڕۆ لە شاری ڕانیە نمایش دەکرێت. کتێبەکان هەم جۆرا و زۆرن لەگەر وێنەگرەکەم هاوکارم بۆ بە پیشاندانی بەشێک لە کتێبەکان دیارە کتێبەکان هەم جۆرا و جۆرن و هەم نرخەکانیشان بە شێوازی جیاجیات دانراوە تاواکو خوێنەرانی سنووری ئیدارەی ڕاپەڕین و تایبەتر لە شاری ڕانیە بتوانن سوودی لێوە بگرن. ئەم کردنەوەی پێشەنگایە لە کتێبخانی لە بەڕێبەراتی کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین دیارە یەکەم هەنگاوی ساڵی نوێ لە 2020 لە ساڵی ڕابردووش پێگومان چەندین پێشەنگای تری لەم شێوازە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و لە شاری ڕانیە کراوەتەوە، بەڵام بۆ ئەم ساڵ ئەمە یەکەمین پێشەنگایە کە بەم جۆرەوە بەم شێوازە بگرێتەوە. دیارە شێواز و جۆر و نرخەکانی داشکاندنی تەواویان بۆ کراوە تاواکو بتوانرێت زۆرترین کەس سوودی لێوە بگرێ و هەوڵ بدا زۆرترین سەرچاوی دەست بکەوێ. ئەوەی کە زۆر گرنگە ئاماژەی پێ بدەم دیارە ئەمڕۆ لە ساعتنەوە ئەم پێشەنگایە بەردەوامی دەبێت و تاواکو ساعت 5 ئێوارە بەردەوامە و تاواکو سیوەکی مانگ ئەمڕۆ 26 مانگە تاواکو سیوەکی ئەم مانگە ئەم پێشەنگایە بە بەردەوامی کراوە دەبێت لە بەڕێبەراتی کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین و هەر کەسێک خوێنەران و خوێندکاران کە مەبەستیان بێ سەردانی کتێبخانە بکەن دەتوانن سەردانی کتێبخانەی گشتی ڕاپەڕین بکەن و ئەم سەرچاوانە بەدەست بخەن. بابەتێکی تر هەیە کۆژین کە مەبەستمە ئاماژەی پێ بدەم دیارە ئەم ساڵ بۆ دەڤەری ڕاپەڕین لە ڕووی هەم هونەری و هەم ڕۆشنبیریشەوە بێگومان
هەنگاوێکی گرنگە دوای ئەوەشی کایەکێک لە سەرمایه‌دارەکانی شاری ڕانیە تەمان بە درێژایی چەندین ساڵ کتێبخانەی گشتی ئەڕانیە کە ئێستا ناوەکەی گۆڕاوە بە بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتیەکانی ڕاپەڕین تەنها ئەم کتێبخانە لە شاری ڕانی هەبوو لە قەزا و ناحیەکانی تر لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کتێبخانە و بینای تایبەت بەخۆی هەبوو فەرمانبەر و بەڕێوەبەر ینی بە شێوازی بۆ پامنێرمان هونە ڕەسوڵ کە زانیاریەکان نیایینێ بەڵێ ئازانم وەکوتمان تەوەری دۆمان قسە و گفتوگۆکەین لەبارەی سەرکەوتن لە دوای شکست و بۆ مەبەستەش دکتۆر سەمەد ئەحمەد پیسپۆر لە بواری پەروەردە و دەروونناسی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمان میوانە دکتۆر گیان سڵاو لێبێ بەیانیت باش بێت. بەیانی باش زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. دکتۆر وەک ئەزانین کە بێگومان سەرکەوتن هەیە و ئەو سەرکەوتنەی لە دوای شکست بەدەست ئەهێنێت قورستر لەو سەرکەوتنەی کە پێشتر باسمان کردووە. ئێمە ئەمڕۆ ئەمانوێت باس لە سەرکەوتن لە دوای شکست بکەین بزانین ئەم سەرکەوتنە چۆنە. سپاس بۆ میوانداریە سڵاو لە بەڕێستان لە بینەرانی تەلەڤیزۆنەکە لە ڕاستیە مرۆڤ کەبوونەوەرێکی کۆمەڵایەتیە کە هاتوۆتە ژیانەوە تەواو بێلایەنە و ئەوەی کە فێری ئەبێت ئەوەی کە ئاشنای ئەبێت هەمووی ئەزمونکردنی ژیانە بۆیە مرۆڤ پێشوەختە شتێکی نییە کە بزانێت ئەمە باشێ ئەمە خراپە لە ڕێگەی ئەزمونکردنی ژیانەوە بۆی دەرەکەوێت کە چی شتێک باشە و سەرکەوتنی تایە چی شتێکیش با بڵێن تووشی شکستی ئەهێنێت بۆیە ئەمە لەلایەکی تریش هەست سروشتی مرۆڤ وایە خواستی مرۆڤ بێ سنوورە بەدەستهێنانی خواستەکانمان سنووردارە یعنی من لە یەک کاتێکە حەزەکەم هەموو شتێک بەدەست بێنم بەڵام بەشی هەرە زۆری ئەو شتانی کە حەزەکەم ناتوانم بەدەستی بێنم چونکە تواناکانی من سنووردارە توانای بیرکردنەوەم توانای تەمەنم توانای جەستەیم توانای کۆمەڵایەتیم هەموو شتەکانی تر سنووردارە کە سنووردار بوو بەشی هەرە زۆری حەزەکانم خواستەکانم نایەتە دی یعنی ئەمە سروشتی مرۆڤەوە ئەم ڕاستیانە ئەگە درک پێ بکەین ئەو کاتە ئاشنابین بەوە بڵین ئەوەمان لا ئاسایی ئەبێتەوە کە مرۆڤ لە ژیانە چەند سەرکەوتن هەیە زۆر لەوە زیاتر شکست هەیە بیا بە معنایەکی تر بە دینێنانی خەونەکانی هەیە بۆیە لەم ڕۆوە ئەبێ ئاسایی بێ لە لامان کە هەموو ئەو شتانی ئەمانوێ بەدەستی نهێنین بۆ نمونە کەسێک کە کار و کاسیبی ئەکات لە بازاڕە چۆن ئەگەری ئەوە هەیە قازانج بکات پێشی ئاسایی بێجارێ لە جاران زیان بڵێن زەرەر بکات لە کاسبەکەیە خوێندکارێک چۆن پێی ئاساییە دەرەجەی زۆر باش بێنە نمرەی باش بێنێ لە تاقیکردنەوەکان بە هەمان شێوە ئەبێ پێی ئاسایی بێ جارجارێش ئەگەر نمرەکانی لە ئاستی خواست و پێویستی خۆیان نەبێت ئەمە بۆ هەموو شتەکانی تری ژیان ڕاستە بۆ پسپۆڕی ڕاستە بۆ بەڕێوەبردنی کاری ژیان بە کورتیەکەی لە ژیانە ئەوەنەی خواستەکانمان دێتە دی زۆر لەوە زیاتر نەخەونەکانمان نایێت ئەمە بە درێژایی مێژوو با بڵین نەکرد بۆ کەسی ئاسایی پێغەمبەرەکان نەیانتوانی و هەموو خەونەکانیان بێن نەدی فەیلسوفەکان نەیانتوانی و هەموو خەونەکانیان بێن نەدی زانا و داناکان نەیانتوانیوە بەڵام ئەمە بمبورە با قسەکەم تاوەکەم بەڵام ئەم قسانە نابێ ساردمان کاتەوە ئەبێت بە ئومێدی بەدیهێنانی خەونەکانمان هەمیشە ڕۆژ بکەینەوە با بڵین یعنی لەوەی کە ناتوانین هەموو حەزەکانمان بێن نەدی ئیتر دەستبەرداری ژیانمی ناتوانین بە کورتیەکەی ژیان دەریایەکی بێبنە هیچ کەسێکمان ناتوانین بگەینە قوڵایی و بنی دەریاکە بەڵام هەمومان ناتوانین ببینەمە لەوانچەیەکی لێزان لەو دەریایە بۆیە لێرەوە ئەبێت درک بەوە بکەین کە ئەگەری شکست نابێ بمان ڕوخێنێت بەڵکو ئەبێ پاڵنەرێک بێت دافعێک بێ بۆ ئەوی جارێکی تر هەموو ئەو هەڵان و کەم و کورتیانی کە ئەزمونمان کردووە بیکەین نەخشە ڕێگایەک و هەڵەکانمانی پێ ڕاستکەینەوە بەس مامۆستا باست لەوە کرد کە هەنێک کەس هەیە بۆ نمونە باس لەواکرێک کە بوا بیر ناکەنەوە کە ژیان پێویستە شکستی تێدا هەبێت ئەوان ئەیانوێت هەموو کات سەرکەون هەموو کات ئەویان ئەوێت کە خۆیان داوای ئەکەن یاخود ئەیانوێت بەدەستی بهێنن لەم کاتەیە پێویستە چی بکەن چۆن بیر بکەنەوە کە ژیان وەکو خۆت وتت هەم شکستی تایە و هەم سەرکەوتنیشی تێدا زۆربەی شکستە بە خۆمان نازانین بەڵام چێژی سەرکەوتن ئەوەنە زۆرە
ئامادەین هەموو جارێ قوربانی بدەین بۆ بە ئومێدی ئەوەی کە جارێکی تر سەرکەوتن بەدەستبێنین. لە ڕاستیە بێت جۆری بیرکردنەوەکانمان بگۆڕین. ئەوەی وای کردووە کە ئینسان تووشی ئەو بێ ئومێدیە بێت بیرکردنەوە سلبیەکانە. ئێمە زانین مرۆڤ بوونەوەرێکی بیرکەرەوەیە. بەڵام بیرکردنەوەش دوو جۆرە بیرکردنەوەی سلبیمان هەیە لەگەڵ ئیجابی. هەمیشە بیرکردنەوە سلبیەکانمان مرۆڤ بەرەو ئەوە بکە بێ ئومێد بێ لە ژیانە و ترسی هەبێ لە سەرکەوتن هەنگاو بنێت هەمیشە بەگومانەوە لە تواناکانی خۆی بڕوانێت بڕای بەخۆی نەمێنێ بێ متمانە بێت بڕای بەویتر نەمێنێت ئەمە هەموو بیرکردنەوە سلبیەکانمانە ئەبێ ئەمانە باڵێن بەلا بنین بیرکردنەوەی ئیجابی بخینە جێگەی بیرکردنەوە سلبیەکانمان هەمیشە جۆرێک لە خۆناسینمان هەبێ بە کورتەکەی گەشتبینی و ڕەشببینی زۆر لای من جێی بایەخ نییە بەقەت ئەوەی کە ئینسان واقعبین بێت توانای خۆم بزانم من کە مرۆڤ لە دایکە بێت بە قودراتەوە بە کۆمەڵی توانستەوە لە دایکە بێت ئەم توانستانە دوجار لە ڕێگەی پرۆسی پەروەردەوە کەشفەکرێت تواناکان ئاشکرا ئەکرێت کە لە چیایە من توانای خۆم بۆ نمونە لە بواری زمانە ئەزانم چیە لە بواری مۆسیقای ئەزانم چیە لە بواری شانۆی ئەزانم چیە لە بواری وەرزشە ئەزانم چیە لە بواری بەڕێوەبردننی ژیانە ئەزانم چییە کە ئاوها بوو ئەو کاتە حەزەکانم خۆزگەکانم هەوڵەدەم هاوتای تواناکانم بکەم من ئەگەر توانام لە شتێکان نەبێت بەڵام ئەمە خۆم نەناسم ئەو درگ بەو توانایی خۆم نەکەم و لە بەرامبەرە حەز و خۆزگە و هەوڵ و نازانم شتێک خەونێکی لە ڕادە بە دەرگەورەتر لە تواناکانی خۆم هەبێت تووشی شکستە بم بێگومان من ئێستاکە حەزەکەم بفڕم بەڵام توانای فڕینم نییە کە توانای فڕینم نییە من کەوابێت ئەبێت بیرکردنەوەیکی سلبیانم نەبێت بیرکردنەوەیکی ئیجابیانم هەبێت لەوەی کە من توانای فڕینم نییە خەونی فڕین نەبێ بەلا بنێم تاوا اینجا ئەمە نمونەیەکی سادە بوو هیوادارم قسەکەم با بڵێن تەنیا ڕوونکردنەوە بێت هەڵبەت ئێمە توانای فڕینمان نییە مرۆڤ هیچ کەسێک بۆ خەونەکانی ژیانیشمان من لە ئێستاە بۆ نمونە ناتوانم ئۆتۆمبیلێکی لە فڵانە مۆدیل بکڕم توانە و گیرفان و ئابووری من لەوەیان نیە ئەمە ئەبێ بنەمە لاوە ڕازی بم لەوەی کە ئۆتۆمبیلێکی سادەترم هەبێت من کە ناتوانم خانوویەکی چەند قاتی نازانم شاهانە بکڕم ئەبێ ڕازی بم لەوەی چونکە توانای من ئیمکانێتی اقتصادی من ئەمە ئەوەنە ئەمە بۆ هەموو شتەکانی تر ڕاستە بۆ زمانی زانینیش ڕاستە من حەزەکەم لە یەک کاتە گەیستا کە 4-5 زمان بزانم بەڵام ناتوانم توانای من هەرەوەی فێری زمانی یا دوان ببم لەبەرەوە پێم ئاساییە کاتێک کە ناتوانم ئەوە بکەم لەبەرەوە بیرکردنەوە گۆڕینی بیرکردنەوەی سلبی بۆ ئیجابی مەرجی یەکەمی خۆناسینە ڕاستە لێرەوە ئەو کاتە ئینسان نتوانێت واقعبین بێ اینجا بۆ هەموو شتەکانیش ڕاستە دکتۆر ئەمەوێت بزانم کە تا چەند پلان گرنگی هەیە لە سەرکەوتنەکانمان بۆ نمونە کەسێک هەیە ئەوێت بگات بۆ خەونی کە هەیەی بەڵام هەر هەڕەمەکی هەوڵی بۆ ئەدات نانا زۆر گرنگە پلان یەکێکە لە مەرجە هەرە سەرەکیەکانی سەرکەوتن و با بڵێن بەدەستێنانی خەونەکانمان مرۆڤ ناکرێت بێ پلان هەنگاو بنێت کۆرانە بە پێخاوسی بچێتە نایە و دوجاری چاوەڕێ ئەوە بێت کە شتێکی باشی بۆ بەرهەم بێ نەخێت ژیان بریتە لە نەخشەدانان لە بیرکردنەوە جارجاریش لە ئاوردانەوە لە ڕابردوو ئەزمونکردنی ژیان بریتە لە دەرسوەرکردن پەنوەرگرتن لە ڕابردوو و نەخشەدانان بۆ ئایندا یعنی مرۆڤ لە یەک کاتێکە پێویستی بۆیە لە 3 زەمن بۆ خۆی چڕکاتەوە لە ئێستاە ئەژێم کەسێکی واقع بینم ناچارم جارجارە ئاور لە ڕابردوو بدەمەوە بزانم ڕابردووی من چی بووە دوجاریش بە لە بەرچاوگرتنی ئەزمونەکانی ڕابردوو بە واقع بینانە نەخشە بۆ ئایندەم ڕاکێش بۆیە بەڵێ پلاندانان نەخشەدانان مەرجی سەرەکی سەرکەوتنی هەر ئیشێکە زۆر زەحمەتە ئیش سەر بکەوێت بەبێ پلان هەر بۆ خۆی ناوەکەی دیارە پلان واتە سەرکەوتنی کار بێ پلانیش واتە شکست بێگومان دکتۆر ئەمەوێت باسێک لە ئەوە بکەین کە هەر کەسێک لە ژیانیدا شکستێک ئەهێنێت هەنێک کەس هەیە بێهیوە ئەبن ئەڵن ئیتر تەواو من شکستم هێنا و ئیتر هەوڵ نادەمەوانن جارێکی تر چکە جارێک کەوتوم لەو شتەیە جارێک شکستم هێناوە ئیتر بۆ هەوڵ دەمەوە ئەزانم کە جارێکی تر شکست ئەهێنمەوە ئەمە تا چەند ڕاستە تا چەند گرنگە ئێمە فێر ببین هەر کات شکستمان لە شتێکدا بەدەست هێنا دیسان هەوڵ بدەینەوە بۆ ئەوەی کە سەرکەوتن بەدەست بێن وەک ئەزانین کە هەموو کات لە دوای شکست سەرکەوتن بەدەست هێت
خۆی مەرجینی هەموو جارێ لە دوای شکست سەرکەوتن بەدەستێنی بەڵام ئەم جۆرە بیرکردنەوەیە بۆی کە من شکستم هێنا جارێکی تر سەرکەوتو نابم یان ئیتر بێ ئومێد بم ئەمە ژیان ڕائەوەستێنێ لە ڕاستیە ئێمە وتمان لە ژیانە شکستێ و سەرکەوتن هەیە لە هەر لەحزەیەکە ئەگەری ئەوەی هەیە من سەرکەوتو نەبم شکست بێنم ئەگەر وا بێت ئیتر لەوێ ژیانم ڕائەوەستێ هەر کاتێک لەگەڵ هەر شکستێکا و ڕاوەستم ناکرێت بێ ئەمیش بیرکردنەوە سلبەکەی هەروەکو وتمان ئەم تێڕوانینە هەڵەیەکی گەورەی لە ژیانە و ئەبێ بیگۆڕین خورسیش نییە تۆزێک عقلانیت بەکاربێنین واقعبینانە بەکاربێنین هەوڵی خۆناسین و ئەویدی ناسین بدەین ئەو کاتە ئەم بیرکردنەوەنەمان نابێت حەزەکەم کەلیمەی شکست هەندێک جار هەیە کە ناوێکی زۆر سلبیە بیگۆڕین با بڵێن بۆ سەر نەکەوتن ئەم دوانە فەرقی هەیە شکستم هێنا یا سەر نەکەوتم ئەدیسۆنی زانە کاتێک گڵۆپی دۆزیەوە سەدان جار تەجروبەی کرد و گڵۆپەکەی لە دەستی ئەشکا با بڵین سەرکەوتو نابوو لە ئیشەکەیە پێیان و دووتیان بۆ واز نایێنیت لەمە زیاتر ئەتەوێت بگەی بەچی هەموو جارێک شکست دەهێنیت سەیری ئەو عەزەمەتە کە سەیری ئەو ئیرادە گەورەیەکە وتی نا من هیچ جارێک شکستم نەهێناوە هەموو جارێک هەوڵم داوە بۆ سەرکەوتن سەر نەکەوتوم جارێکی تریش ڕێگای ترم لە پێشە هێشتا کەواتە ناکرێت ئێمە لەوانەی کە سەر نەکەوین لە ژیانمانی تر دەستبەرداری بین نا زۆر ئاساییە چونکە هەتا تەمەن مابێت هەتا تەمەن باقی بێت مرۆڤ ئەرکە لە سەری هەوڵ بدات و چێژ و ژیان و مانابەخشینی ژیانیش لە هەوڵدانە لە ڕاستی حتا تەنانەت بەشێک لە بیرمەندان یان پسپۆرانی بواری سایکۆلۆژی مرۆڤ باس لەواکەن تام و چێژی ژیان گەیشتن نییە بە حەزەکان بەقەت ئەوەی هەوڵدانە بۆ حەزەکان یعنی هەوڵدان بۆ حەزەکان زۆر شیرینترە چێژ بەخشترە وەک لەوەی گەیشتن بە حەزەکان هەندێک جارەڵێت بەختەوەری وەکو تۆپێک وایە بە دوای ڕاکەی پێی گەیشتی شەقێکی تێڵەدەی شتێکی ترم بیرکەوتەوە هیوادارم قسەکانم مای سەرنجی هەموو لایەک بێت سۆقراتی فەیلسوف کاتێک درایە دادگا دوجاریش بە تاوانێکی با بڵێن بۆی کە ئەخلاقی کۆمەڵایەتی تێکداوە لە دین دەرچووە سزایاندا بۆی کە پەرداخێکی ژەهر بخواتەوە ئەویش پابند و بە یاساوە ئامادە بوو لەو کاتانێت تەلەبەکان لە دەوری بوون هەمویان زۆر نیگەران و دڵتەنگ بوون یەکێک لە تەلەبەکانی ئالەتێکی مۆسیقا بەدەستێەوە بوو با بڵین گریمان گیتارێکە سۆقرات پێوت فێرم ناکەی چۆن ئەو ئالەتە بژەنم ئێویشتی مامۆستا تۆ ئێستا پەرداخە ژەهرەکە دەخۆیتەوە ئەمریت ئیتر ژەنینی مۆسیقای چی سۆقرات قسەیەکی گرنگەکە لە کۆتایی تەمەنێ ئەڵێ هەوڵدان بۆ فێربوون خۆشترە لەوەی کە فێری مۆسیقاکە بم من هەتا بمێنم هەوڵدەم بۆ فێری مۆسیقا بم چێژەکەی خۆشترە لەوەی کە خودی مۆسیقاکە لێ بدەم ئەگەر ئەم تێڕوانی نامان هەبێ قەت تووشی بێئومێدی نابین لە ژیانە بۆیە ئەو کەسێک کەوا بیرەکاتەوە شکستم هێنایتر هیچم پێ ناکرێت بیرکردنەوەی هەڵەیە بەعکسەوە سەر نەکەوتنەکان ئەبێت دافع ئەبێت بێگومانە بێت پند لە ڕابردوو وەرگریت ئەنیشتان قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەگەر دوو جار هەمان کارت کرد چاوەڕێ ئەوە بکەی شتێکی گۆڕانکاریکی تازە بێتە کارەوە ئەمە گەمژەیە ڕێزم بۆ جەماوەر بۆ هەموو بینەرێکە ئێستاکە کە ئەو قسەیەکەم مەبەستم لەوەیە کاتێک کە تۆ هەمان هەنگاو ئەنەی بتەوێت گۆڕانکاریەکی تازە بێتە کایەوە مەحاڵە بۆ ئەوەی ئایندەیەکی گەشترێت هەبێت ئەبێت ئەو ڕابردووە کە با بڵێن سەر نەکەوتووی ئەو لە بەرچاو بگریت و جارێکی تر هەنگاوی دروست بنیت بۆ ئەوەی گۆڕانکاریەک لە ژیان تا بێتەکایە دکتۆر سەمەد ئەمێ باس لەوە بکەین کە تا چەند چواردەور کاریگەری هەیە لەسەر بەدەستهێنانی سەرکەوتنەکانمان یاخود بەدەستهێنانی شکست کە بەدەستهێنی وەک ئەزانین کە هەر کاتێک دەست ئەکەین بە کارێک چواردەورەکە هەنێک هەیە ئەڵێ ناتوانیت ئەو کارە مەکە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەو شکستانی کە بەدەستی ئەهێنین بێگومان کاریگەری هەیە ئێمە بوونەوەرێکی کۆمەڵایەتین و ناتوانین لە دەرەوەی کۆمەلگا بژین کۆمەلگا لێ کاتە کاریگەر ئێمە لەگەڵ کۆمەلگای لێ کاتە کاریگەر و کارلێکراوی لەسەر یەکتری منیش کاریگەری مێ لەسەر کۆمەلگا و کۆمەلگاش کاریگەری لەسەرمان بەڵام بە شێوەیەکی گشتی مرۆڤ چونکە تاکێکە لەناو حەشاماتێکە بێگومان کاریگەریەکانی دەوروبەرمان زیاترە لەسەر مرۆڤ لەم ڕۆوە بێگومان کاریگەری هەیە
بەڵام مرۆڤ شتە حەدایشی هەیە بێ هۆشیارەکەی لە ئاستی ئەوەیە بێت کە هەوڵی خۆناسین و ئەوی دیناسی بدات ئەو کاتە کەمتر ئەو کاریگەری سلبیانی ئەبێت بەڵام بەڵێ باوکو دایک ڕۆڵی هەیە مامۆستان ڕۆڵی هەیە هاوڕێ ڕۆڵی هەیە ڕاگەاندنەکان ڕۆڵی هەیە هەموو ئەمانەی تر ڕۆڵی هەیە کاریگەری هەیە لەسەر مرۆڤەکە کە چۆن بیر بکاتەوە و سەرچاوی بیرکردنەوەکانی ئێمە ژینگەی کۆمەڵایەتیە بۆیە ئێمە هیوادارین ناوەندە جیاجیەکانی وەکو خێزان ناوەندەکانی فێربوون دەستگاکانی ڕاگەیاندن لە ئاستی ئەوەیە بن کە زیاتر ببنە مایە ئەوەی کە گەنجەکانمان یا هەمرۆ بەگشتی هۆشیاری زیاتر بڵاو بکەنەوە نەک ببنە مای بێئومێدکردنی گەنجەکان یان ئەوەتانە مرۆ بەگشتی دەستەکانە خۆش بێ دکتۆر ئەگەڕێم وڵای بەڕێزت ئێستاش راپۆرتێکمان هەیە لەسەر بەدەستهێنانی سەرکەوتن لە دوای شکست و وەکو چۆن بەڕێزت وتت مامۆستایەک هانی خوێندکارەکانیان ئەدات بۆ سەرکەوتن بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. بەڕێوەبەری خوێندنگایەک لە ویلایەتی کەلکەتەی هیندستان چەند هەفتەیەک پێش دەستپێکردنی تاقیکردنەوەکان نامەیەکی بۆ دایک و باوکی خوێندکارەکان نووسی کامە دەقەکەی بوو. دایک و باوکی خۆشەویست، بەم نزیکانە تاقیکردنەوەی منداڵەکانتان دەست پێ دەکات. من دەزانم کە ئێوە چەند قەلەقن لەوەی کە منداڵەکانتان بتوانن بەسەر تاقیکردنەوەکاندا زاڵ ببن. بەڵام تکایە ئەوەتان لە بەرچاو بێت کە لە نێوانم خوێندکارانەدا هونەرمەندێک هەیە کە هیچ پێویستی بە بیرکاری نییە، داهێنەرێک هەیە کە هیچ پێویستی بە زانستەکانی زمان و ئەدەب نییە، مۆسیقاژەنێک هەیە کە هێنانی نمرەی بەرز لە کیمیا بۆ ئەو هیچ بایەخ و نرخێکی نییە، وەزشکاری تایە کە لێهاتووی فیزیکی و جەستەیی لەوانەی فیزیا بە نرخترە لەلای. ئەگەر منداڵەکانتان توانیان نمرەی بەرز بەدەست بهێنن ئەوە زۆر باشە، ئەگەر نا تکایە کەسایەتی و متمانە بەخۆبوونیان لێوەرمەگرنەوە، پێیان بڵێن هیچ کێشە نییە، ئەوە تەنها تاقیکردنەوەیەک بووە، ئێوە بۆ ئەنجامدانی کاری مەزنتر هاتوونەتە دنیاوە. پێیان بڵێن ئەگەر هەر نمرەیەکیش بەدەست بهێنن ئێمە هەموو کات ئێوەمان خۆش دەوێت و هیچ کات سەرزەنشتان ناکەین. تکایە ئەمانە ئەنجام بدەن، ئەو ساببین و بزانن کە چۆن منداڵەکانتان دنیا فەتەحەکەن. تاقیکردنەوەیەک یان بەدەستێنانی نمرەیەکی کەم نابێت متمانە بە خۆبوون و ئاوات و ئارەزوەکانیان لەناو ببات. و لە کۆتاییدا تکاتان لێ یەکەم کەوا بیر مەکەنەوە کە دکتۆرەکان و ئەندازیارەکان تاکە مرۆڤی خۆشبەختن لەسەر زەوی. بەڵێ ئەزانم لەگەڵتان بەرداوین. دکتۆر سەبەت ئەگەڕێم وڵای بەڕێزت ئەمەوێ بزانم تا چەند گرنگە هەموو دایکان و باوکان و مامۆستاکان بەو شێوازەی کە ئەو نامەی ئەو مامۆستایە نردوێتی بۆ خێزانی خوێندکارەکان وا بیر بکەنەوانێ و بە شێوەیەک بیرکەنەوە کە هەموو نابێ ببنە ئەندازیار و دکتۆر. بێگومان پێویستمان بە کەسایەتی و بە ڕۆڵی جیاوازتر هەیە لە ژیانمان. لە ڕاستی ئەو دیمەنەی کە بینیمان لەو گرتە ڤیددیۆیە ناوڕۆکی فەلسەفەی پەروەردەی هاوچەرخمان بۆ ئەخاتە ڕوو و بە شێوە زانستیەکەی گرنگی پەروەردەمان بۆ ئەخاتە ڕوو. لە ڕاستیە پەروەردە ئەوەیە ئەوەی ئەو توێتی ئەو با بڵێن بەشێکی هەموو پەروەردە فراوانە. بیرکردنەوەیکی زۆر جوانە، مامەڵەیەکی دروستە و ئەوە کاری یەکەمی هەموو پەروەردەکارێکە لە ڕاستیە. مامۆستا بە شێوەیەکی زانستیانە پێویستە مامەڵە لەگەڵ تاقیکردنەوەکان نابکات، لەگەڵ پرۆسەی پەروەردە و فێرکردن نابکات. بەداخەوە لای ئێمە ئیمتیحان لە جیاتی ئەوەی تاقیکردنەوە لە جیاتی ئەوەی ئامراز بێ بووە بە ئامانج و ئەوەنە قورس و ئاڵۆز کراوە وای لێ هاتووە بووە بە دێوەزمەیەک لە بەردەم خوێندکارە
خوێندکاریش ئامانجی یەکەمی بەدەستێنانی نمرەیە ئاوای لێ هاتووە خۆی تاقیکردنەوە خودی تاقیکردنەوەکە خۆی قورسنی ئەگەر مەسەلەی نمرە ئەوانە نێتە نێوانەوە بۆیە پرۆسەی پەروەردە لە لای مە لەسەر قاز وەستاوە زۆری و کەمی نمرە و ئەمە کراوەتە قیاس بۆ شخصیەتی مرۆڤەکان بۆ ئایندەی بۆ مامەڵەکردنی گەورەکان لەگەڵیا بۆ کەسوکاری بۆ تەنانەت بۆ مامۆستا وای لێ هاتووە بۆ باش و خراپی تەلەبەکە کرێتە قیاس ئەم تەلەبەیە خراپە چونکە دەرەجەی کەمە ئەم تەلەبەیە باشە چونکە دەرەجەی بەرزە تێگەشتێکی هەڵەیە 100% تەواو پێچەوانەی هەموو بنەمایەکی ئینسانی و پەروەردەیشە ئەگەر ئەمە ڕاستکەینەوە بۆیە بێگومان نمرە بێبایەخ ناکەین ئێمە بەڵام هەموو شتێک نییە نمرە بەڵگەیە لەسەر وەڵامدانەوەی پرسیارێکی دیاریکراو لەوە زیاتر نییە هیچ پەیوەندێکی بە کەسێتی مرۆڤەکەەوە نییە هیچ پەیوەندێکی بە باشی و خراپیەوە نییە هیچ پەیوەندێکی تەنانەت بە توانای گشتی مرۆڤەوە نییە بە توانای وەڵامدانەوەی پرسیارێکی دیاریکراوە هەیە بۆیە ئەبێ ئێمەش تەنیا لە حەجمی لە قەبارەی پرسیارەکەەوە مامەڵە لەگەڵ شتەکەیا بکەین نەک بیکەینە پێوەرێکی یەکلاکەرەوە و سەنگی مەحەک بۆ ئەوەی کە دوجار بڕیار لەسەر چارەنووسی کەسایەتی کەسەکانیان خوێندکارەکانمان بدەین ئەم تێگەیشتە کێشەیەکی ئەژگار گەورەی ناو پەروەردە و فێرکردنی ئێمەیە لە ئاستی خێزانی لە ئاستی ناوەندەکانی فێربوون تەنانەت بۆ ئایندەی خوێندکارەکەش لە ئاستی وەزارەتی خوێندنی باڵا و تەواوکردنی خوێندن و پسپۆڕەکان و ئەوانش هەڵەیەکی گەورەیە وەک ئەزانین کە زۆربەی کات لە کاتی هێنانی نمرەی کەمی خوێندکارەکان ئەوەی تانەوتە شەری هاوڕێکان یاخود مامۆستاکان یاخود هەڕەشەکردنی دایکان و باوکان بەداخەوە گوێمان لێبێت هیچ کات ئەومان گوێ لێ نابێت کە هانیان بن بۆ ئەوەی کە ئەو نمرەی کە بەدەستیان هێناوە ئەتوان لە ئایندەدا بەرزی بکەنەوە و بتوانن سەرکەوتن بەدەست بهێنن هەر ئەمەیە وەکووتمان دەوروبەر کاریگەری زۆری هەیە بێ هۆشیاریکی باشیان هەبێت لەسەر بابەتەکە ئەوەی کە مامۆستا زۆر بە جوانی وتی دڵنیا بنەگەرەوەی نمری باشی نەهێناوە ئەوە کە مناڵەکانتان بێتوانانین لە شتێکی ترا توانیان هەیە هەر ڕێگەوەی کە پێشتر وتمان مرۆڤ کە لەدایکە بێت بە کۆمەڵی توانستەوە لەدایکە بێت ئیشی پەروەردە کەشفکردنی تواناکانە دوجار ئاراستەکردنی ئەو کەسەیە بۆ ئەو وارەی توانای هەیە و حەزی لێتی لەوەدا هێنان دروستە بێت بەس لە لای ئێمەوانە ئێمە پەروەردەی ئێمە هەوڵ نادە تواناکانی مناڵەکانمان کەشف بکات لە ئاستی دایک و باوک لە ئاستی ناوەندەکانی فێربوونیش مامۆستاش بەداخۆ بێگومان بە شێوەیەکی گشتی قساکەم و ڕخنە لە فەلسەفەی پەروەردەی خۆمانەگرم نەخوا نەخواسە تەعەن لە شخصێکی مامۆستای دیاری کراوە کەسێک بدەم من بۆ خۆشم مامۆستام بۆیە مامۆستا هەوڵ نادە توانای خوێندکارەکەی کەشف بکات کاتێک کە دوجار لەو وارەیە دەرەجاکە هێنەی کاتە پێوەرێکی گشتی و زەربێکی گەورە لەسەر کەسێتی مناڵەکە لێدات و پێڵێت تۆ کەسێکی تەمەڵی تۆ وای توای دوجار نمرەهێنان لە ڕاستیە ئەزمموی ژیانی ڕابردوو وەزانە و داناکان ئێمە ئەگەر ئەوە بخوێنینەوە لە بەرچاو بگرین سیرەکەین ئەو شتێکی زۆر گەورە و گرنگ نییە دوو زانای گەورە ئەدیسۆن و ئەنیشتاین هەر یەکەیان ئەمانە بە پێوەری ئەو منتیقە سەقەتی و ئەگەر هەبێ بۆ پرۆسی پەروەردەم دوانە هەردووکیان دوو مناڵی تەمەڵ و تەوەزەل و ئەوانابن هەردووکیان نمرەی خراپیان بەدەستێنەوە لە ئاستی نمرەیە بێتوانابوونا هەردووکیان سەرزەنشت کراون لەوەی کە ئێوە ئیتر بەکەڵکی ئەوە نایەن لە بواری زانست و خوێندن نابن بەڵام دەرکەوتوانی ئەو تێڕوانینە هەردووکیان بوون بەزانە و هەمومانیان هەموو مرۆڤایەتیان قەرزاربار کردووە بەو مامۆستایشەوە کە لە مەکتەب دەری کردووە نەهێشت خوێندنەکەی تەواو کە یان باڵێن سەرزەنشتی کرد بۆیە نمرەهێنان ئەنیشتان نەیتوانێت بەدەستی بێنێت ئەدیسۆن نەیتوانیەوە دەیتر هیچ کەسێکمان لەوانی تر زیرەکترن لە ئێستا تکا لە مامۆستایانەکەم دایکان و باوکانەکەم نمرە نەکەنە پێوەری سەرەکی بەڵام لەگەڵیشی من هیوادارم قسەکەشم وەکو خۆی بگات نمرە بێبایەخ نییە من هانی خوێندکارەکانە دەم هەوڵی خۆیان بدەن کۆشیشی خۆیان بدەن چونکە نمرەهێنانیش بەشێکە لە پرۆسەی پەروەردە و دوجار بەداخۆ لە ئێمە ئایندەی ئەوان بەستراوە بە نمرەوە هیچ نەبێت ئەوان لایەنی کەم بتوانن بۆ ئەوی ئایندێکی گەشیان نەبێت هەوڵی ئەمە بدەن لەگەڵ هەموو تێبینەکانمانە لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی پەروەردە لە خوێندنی باڵا هەموو شتەکان پێوەرەکان نەکەنە نمرەوە و ئەو بەرز و نزمی بۆ نمرەدایان ناوە هەندێک بوار هەیە ئەمە نمرەی بەرزی ئەوێ ئەوەکەی تریش نمرەی نزمی ئەوێت ڕێک وەکو ئاغا و شێخ و مسکێن هەیە لە کۆمەلگایە چۆن تەبەقات چینایەتی دابەژووە لە خوێندنی شەئاوای لێ هاتووە هەندێک پسپۆڕی هەیە چوەتە حەوا و بەرز کراوەتەوە هەندێک خوێندنیش هەیە سوک کراوە بێبایەخ کراوە لە کاتێکە کە هەموو مەعریفە و زانستەکانی مرۆڤ بەرهەمی عەقڵی مرۆڤەوە پێداویستی کۆمەلگایە و عەقڵی مرۆڤ هێنایەتەکایە و هیچێکیان بێبایەخ نین هیچێکیان لێوی تر زیاتر و کەمتر نییە خوێندنی باڵا هیوادارین ئەوانە لە بەرچاو بگرێت و نمرە نەبێتە ئەو پێوەرە کە ئیتر کەسێتی مرۆڤی پێوە بند بێت ئایندەی پێوە بند بێت هەموو ئەمانەی تر لەو ڕۆوە هیواداری نەمانە چاک بکرێت دەستەکانە خۆش بێ دکتۆر ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند چاولێکەری لە کەسانی دەوروبەر
گرنگە بۆ نمونە هەنێک خوێندکار هەیە نمرێکی کەم بەدەست ئەهێنێ دایک و باوکی هەموو کات باز لەواکەن بۆچی خوێندکارەکەی هاوڕێت نمرێکی بەرزی هێنا و لە هەمان ئاستی قۆناغی خوێندنی تۆشدایە یاخود مامۆستاکان هەر کاتێک خوێندکارێک لە ناوپۆلەکاندا نمرێکی کەم بەدەست ئێنێت بەراوردی ئەکەن بە ئەو خوێندکارێکە نمرێکی بەرزی بەدەست هێناوە و پێی ئەڵێن تۆش بۆ ناتوانانی وەکو ئەو بیت ئەمە تا چەند گرنگە هەموو کەس بەتوانای خۆی سێر بکرێت یاخود تا چەند ئەبێتە هۆکارێک بە ئەوی شکست بەدەست بهێنین زۆر گرنگە بێگومان کەسمان لەوی ترمان ناچین هەریەکەین خاوەن پێکاتەیەکین لە ڕووی کەسایەتی و لە ڕووی جەستەی و لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی حەز و ئارەزەوە کەسمان ئەوی تر نین کەسمان کۆپی ئەوی تر نین ڕەنگە بڵێم 7 ملیار و 600 میلیۆن کەس لەسەر گۆی زەویە ئەگەر یەکی یەک جیاوازیشمان هەبێت 7 ملیار و 600 میلیۆن جیاوازیمان هەیە ئەگەر یەکی یەک جیاوازی کە سەدان جیاوازیشمان هەیە ئیتر من ژمارەکە نازانم کە ڕەتیکین ئەگاتە چەند بۆیە لەبەرەوە کەسمان لەوی ترمان ناچین تواناکانیشمان وەکو یەک نییە ئەبێ هەریەکەمان بە پێی توانای خۆی ئەوی تر بناسێت و لە ڕاستیە سەرنجت بۆ لە پرسیارەکەیتەوە سەرنجم بۆ دووشتەڕوە یەکێکیان مەسەلەی چاولێکەری بوو چاولێکەری بێگومان مرۆڤ بوونەوەرێکی لاساییکەرەوە یا چاولێکەرە ئەمەش تەنانەت بەشێک لە زاناکان ئەڵێن لاساییکردنەوە غەریزەیە لەبەرەوەی لە ژیان لە ناو کۆمەڵگای ئەژین ئەمە هەر لاسایی یەکترەکەینەوە ئەمە خراپیش نییە ناشتوانین تا ئەمێنی لاسایی ئەوی تر بکەین لاسایی نەکەینەوە با بڵێن بەڵام لاساییکردنەوەش سنووری خۆی هەیە کە من لێرە لەوە زیاتر دەرفەتم نییە بۆیە لاساییکردنەوە ئاساییە بەڵام هیواداری لاساییشتی باش بکرێتەوە بۆ مەسەلەی ئەوەیشی کە بەشی دومی پرسیارەکەت لەبیرم چووە ببوورە بەشی دوم ئەوە بوو کە هەموو کات بەراورد بە کەسێکی تر ئەەکەن بەراوردەکە بەراوردیش لە ڕاستیە بە شێوە زانستەکە بەکار بهێنرێک گرنگە بەراورد ئەگەر وەکو ببێتە پاڵنەرێک بۆ خستنە ڕووی بڵێن بەراوردەکە ببێتە پاڵنەرێک بۆ ئەوی تر ئەمیش چاو لەوی تر بکات ئەمە گرنگە هەمیشە نیشاندانی ئەزمموی کەسانی تر بۆ کەسێک زۆر گرنگە بڵیت فڵان کەس توانای ئەوە بدێن توانی ئەوە بکات ئەمە شتێکی گەورەیە وە شانازیەکە و گرنگە پڕبایەخە سەرکەوتنێکی گەورەیە هەمومان ئەتوانین چاو لەو بکەین ئەم بەراوردە زۆر زۆر باشە و هیوادارین هەموو کە پەروەردەکارێک بەکاری بێنێ بەڵام ئەگەر بەراورد بوو بە مای شکانەوەی ئەوی تر بوو بە مایەی زەلیلکردنی ئەوی تر و هەڵسانەوە ئەوی تر ئەمە خراپە بێگومان منیش کوڕم هەیە ئەی فڵان کەس کوڕی فڵان کەس ئاوای ئاوای ئەمە بەراورد نەبوو ئەمە شکانەوە بوو و ئەو کەسە نەک نابێتە دافعێک بۆ ئەوی ئەمیش جارێکی تر بتوانێت تواناکانی خۆی بەدەست بێنێتەوە ئەبێتە مای ئەوەی کە ڕقی لەویش بێت قسەکەش نە کاریگەری نابێت ئەوە نەیتر ڕقی لە با بڵێن ئەو جۆرە ڕێنمای هینا نابێت نەسیحەتانیش ئەبێت بۆیە لەم ڕۆوە ئەمە بەراورد نییە ئەمە شکانەوەیە و هیوادارین مامۆستایان دایکان و پاروەردەکاران باوکان هەمویان دەستبەرداری ئەو جۆرە بەراوردە بکن لە ڕاستیە بەراورد نییە بۆیە ئەمێ بڵێم دەستبەرداری ئەم جۆرە شکانەوە و زەلیلکردنی مناڵەکانیان بن و هەر یەکەی بە جۆرەی توانای خۆی لە بەرچاوی بگرێت و تواناکان مەرجی سەرەکیە لە ڕاستیشە ها ئەوترێت تەربیە و تعلیم یعنی تعلیمەکە دوای پەروەردەکەیە پەروەردەکەمە بەس لەوە نییە کە نەسیحەتی کەیت لە ڕاستیە ئەم تێڕوانینیش هەڵەیەکی گەورەی ئەبێ ڕاست بکرێتەوە لەلایەمە هەر کەوتراوە پەروەردەوا زانین بەس هینە نەسیحەتکردنی گەورەکانە بۆ مناڵەکان نەخێوانیە پەروەردە لە بناغەیە کەشفکردنی تواناکانی مناڵەکانیانە بەهێزکردنی کەسێتیانە لە ئەسڵا مرۆڤ هەتاوەکو کەسێتێکی ئازاد و سربەخۆی نەبێت زانستی هیچ بایەخێکی نییە بۆیە ئەبێت سەری خوێندکار ئازاد بێت مناڵەکانمان لە ڕووی کەسێتی و کەسێتێکی بەهێزیانە بێت اینجا زانستەکە بایەخدارە بێت بەڵام بەو شێوەیە بەراورد کرێ و زەلیل کرێت کەسێتی مناڵ ئەشکێنینەوە کەسێتی مرۆڤەکان ئەشکێنینەوە بۆی چاوەڕێ ئەوە مەکە قسەکانمان بایەخێکی بێ زانستەکەش بێ بایەخە بێت باس لە پەروەردەکردن کرد وتت زیاتر نەسیحەتکردن خەڵک وەکو نەسیحەتکردن ئەیبینێت ئەمەوێت باس لەوە بکەین کە تا چەند گرنگە دایکان و باوکان هێندە لەگەڵ مناڵەکانیان نەڵێن بڕۆ سەعیەکەت کە بۆچی دانیشتووی تۆ ئەبێت مەکتەبە هەیە بێ سەعی بکەی ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر و مناڵە کە حەزی بۆ خوێندن نەبێت لە هەمان کاتیشدا ئایا ئەمە سوودی هەیە بۆ ئەو مناڵە کە بتوانێت ئاگاداری بکاتەوە بچێ سەعیەکانی بکات دوولایەنەیە ڕاستەکەی بێبایەخی ناکەین پێویستە لەسەر گەورەکان ئەرکی گەورەکانە هەمیشە ڕێنمایی دەوروبەریان بکەن بەڵام ڕێنمایی شوێنی خۆی هەیە کاتی خۆی هەیە وە فترەی خۆی هەیە ناکرێت ڕێنمایی ئەوەنە زۆر بێت بێتە مای هەراسانکردن و دوجاریش نایبنین ڕێنمایی ئەمە ڕێنمایی نیە ئەمە هەراسانکردنە مرۆڤ ئەوەندە پێویستێ بە ڕێنماییە بە معنایەکی تر وەکەڵی ڕێنیشاندەری بە لێی گەڕێ خۆی شتەکان بکات بەس تەنیا ڕۆشنی کەرەوە بۆی
دوجار لێ گەڕێبا خۆی شتەکە ئەزمون بکات ئەگەر ئەوانە بێت بەردەوام بێت دەنوکمان لەسەری بە ئومێدی ئەوەی کە ئیتر هەموو کاتێک من ئەبێت چاودێری بکەم بۆ چۆڕ چی ئەکات چی ئەخوات لەگەڵ کی هەڵسو کەوت ئەکات چۆن سەئەکە بۆ نایکاتی تر ئەمە بێزاری ئەکات ئەم پەروەردە ئەم شێوازە پەروەردەکردنا ئەبێت دایکان و باوکان پەروەردەکاران دەرکی پێ بکەن هەڵەیە و ئەبێتە مایەی بێزارکردنی ئەویتر ئەویش ئاسانیش ئەتوانێت بمان خەڵەتێنە لە ڕاستیە ئاسان ئەتوانێت بەرهەمیش بووە هەمومان ئەبێت لەوە بزانین کە ئەم جۆرە بێزارکردنە هەمومان هەر بۆ خۆی توانای خۆ لە جیاتی دانانی ئەوی ترمان بێت کاتێک کەسێک زۆر لەگەڵمانە ئەڵێ ئێمە بێزارە بین هەراسانە بین جاڕسەر دەی با مادام ئەوە لە بەرچاو بگرم منیش خۆم کەسێکی تر بێزار نەکەم بنەمایەکی پەروەردەی زۆر گرنگ هەیە هەمومان پێویستمانە تا ئەمێنی دەستی پێوە بگرین ئەڵێ ئاوا مامەڵە لەگەڵ خەڵکیا بکە کە پێت خۆشە مامەڵە لەگەڵا بکرێت ئێمە هەمومان حەزەکەین خەڵکی بێزارمان نەکات لەبەرەوە با مناڵەکانمان بێزار نەکەین ئەمە بەدی بەڵام لە بەدیبەکەی تریشە مناڵەکان یان هەرزەکارەکان خوێندکارەکانمان هەمیشە ناتوانن با بڵێن ڕێگە ڕاستەکە بدۆزنەوە هەمیشە خۆیان ناتوانن پێویستیان بەڕێنیشاندەر هەیە پێویستیان بە یارمەتی گەورەکان هەیە بە هاوکاری گەورەکان هەیە بۆیە لێرەوە پێویستە لەسەر ئەوانیش هەمیشە چاو لە ئەزمموی گەورەکان بکەن ئەوان و چاو لە دڵسۆزی و خەمخۆری ئەوان بکەن ئەزان ئەوە لە بەرچاو بگرن کاتێک ئەوان ڕێنمایانەکەن خەمی ئەویانە کە مناڵەکانیان ئایندەیەکی گەشتر و باشتریان هەبێت بۆیە دوولایەنێ ڕاستێک دەستەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیارەکان بۆ هیواین کە کەس شکست نهێنێت و ئەوەشی شکستی هێناوە هەڵبدات بۆ ئەوەی کە سەرکەوتن بەدەست بێنێ بەڵێ سپاس بۆ دکتۆر سەمەد ئەحمەد پسپۆر لە بواری پەروەردە و دەروونناسی کە بەشێکی ڕاستەخۆ لامان بوو بەڵێ عزیزانم ئێستاش وەکو دوا بڕگەی پرۆگرامەکەمان بڕگەی سیڤیمان هەیە با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. بەندە حاجی فازیلی حاجی محەممەی بەکرەفەنی مەشهوری موالدی 22 لە گەڕێکی شێخان لەدایک بوو بەرامبەری مزگەوتی بنتەبە مەقەستەکە پارچە پارچە ئاسنمان هێنا دروستمان کرد اینجا چەقۆکەشی لە فرنێکم دروست کرد فرنەکە یەکەیەکە چەقۆکەم سوور کردەوە اینجا دوای ئەوە ئاومە اینجا دامان بەست هەتا ئیتالەکە وتی چۆن ئەو مەقەسە هەتا ئێستایشی کردەوە وتم وەڵڵی ئیشەکات ئەوە دەسی لێ ئاوا دەسی لێ ئیشەکرد نەوەڵڵاوەش ئیتالەکەش ئەو قسەی کرد وتیە ئەترسە بەقەستێک هەبێت خەڵک دروستی کردووە لەسەری باشە تۆش شەهادە لەکوێوە هێنا وتم وەڵڵا خوێنەواریم نییە هەردوو دەسی برد بۆ سەری لە دەستی لە یەکە وتی وەڵڵاهی مێشکی ئەمە هیچ تازە نەبووە نەوەڵڵا خەریتەکەشی جەناب ئیتالەکەش هەروەتی خەریتەکە وتم لە مێشکمە شەو ئەم خستە مێشکمە بە ڕۆژ دروستمە کرد فەرین ئەوەش هەر بە قورعان ئیتالەکەش هەر ئەو قسەی کرد وتی چەند ڕۆژ وتم مانگێک وتی بۆچی مانگێک وتم ئاخر ئیشی خەڵکش زەرورە کە وەختە ئیشمان نەبوو ئیشی ڕستمان پێکە ڕستقش هەر حسێبە کە ئیشمان نابوو دەستمان پێکرد اینجا سەری ئاوا لێکرد وەڵڵاهی 2 کەس بوو کوڕەکەم و شاگردێک ئەمە خەڵک ئەم مەقەسە هینەکە ئەمەی نییە پلێتەکە خاتە ئەو دیەوە ئەبێت 2 کەس لەو دیەوە بهێنە 2 کەسیش بیخاتە بەری ئەمە هەر 2 کەسیەوە 4 کەسی نایە ئەمە بەتەنها بە 2 کەسی شەکە بە 2 کەس ئەوان 4 کەسێ چونکی پلێتەکە گەورەیە قورسە لەو دیەوە 2 کەس دەرێنێ لەو لێرەشەوە 2 کەسە خاتە بەری چەند ئاستور بێ 15 ملی مەبرێ ئەوە تا ئەمە
ئەو پلێکانە زیاتر بۆچی بەکارێنن ئەمە وەڵا بۆ لەوە باریکتر بۆ گاسن و ماسنمان بەکارێنە خەڵکش هەر لازمێ بیا بۆ پلێت و ئاوا شتیوە جاران بۆ گاسنی ترەکتەر و مەرەکتەر بەکارمانێنە 10 ملیم ئەوەی ساوە 15 ملیمە باشە ئەگەر ئەوە بشکێت ئەمە سیانەکردنی وەڵای هەمووی سوالێکی باشە کابراەک لە باخرا مەقەستێکی هێنابوو دڵی ناهات پلێتی کۆنی پێ ببڕێ وتی تۆ ئەگەر بشکێ دوواری لە حیم چاکە بێتەوە ئەمە شکا یەکێکان چووە فەڕەنسا تقریبا 200 دلار زیاتری کەوت 2,000 دلار کەوت لە سەری بەخوا چوو لە فەڕەنسا بە تارە هێنای پاشەکەی شکا بوو ئەگەر شکا بوو وڵا کە شکا خۆ بە چاکەکەن ئەمە قەراقی بۆ دیمان پێ دروستەکە بۆ دی لۆری گەڵابە تەنکار ئیتر ئەمانەمان هەموو بەمە دروستە کرد هەتا سلێمانی و قەزا و ناحەکانە هاتن لێرە بۆ دییان دروستە کرد و ئەڕۆیشتنەوەنە ئەمەش وەڵی برا ئەبە پارچە ئاسن هێنامەوە لە یەکم ماوە دروستمان کردووە بەبێ ئەوەی پارچەیەکی تۆڕنە دروستی کردبێ کابراایەک بۆی دروست کردو آخرشت ئەمانە ئەم دەمانە تۆڕنە و فرێزەر دروستیەکە هەر خۆم دروستم کردووە مەسەلە تا 10 ملیم ئەوە خوارەکاتەوە تا 10 ملیم ئەمە بۆدیان دروستە کرد دراوسەکانم بەخوا بەبێ مقابلە ئەمە هەردووکیان لەسەر شۆسەکە بوو لەسەر کارێز لە دەرەوە لە شۆسەکە دام نابوو قەڵەباڵق نەبووەوە هاتن بە شەوش ئیشیان پێ کرد دەست و کارە باش بوو ئەوان لە 72 دروست کرد بەڵێ ئەوە پێش ئەمانێتە دروست بەڵێ ئەمەمان هەوڵجاری دروست کرد اینجا دوای ئەوە پێش ئەمە بەچی ئیشتانەکرد وەڵا ئەچین بۆ بەغا پلێتمان خوارەکەەوە هەموو سنعاتکارەکانی سلێمانی بۆ دیەکان خوار کرداتەوە چون بۆ بەغا لە کەرکووکش نەبوو ئەم بێژگانە بەمە کونەکرێ ئەمە قەستەم ئەم پرێسەم دروست کرد نە شاگرد نە خەلفا نە دراوسەکان کورە باوکم خۆ ئەزیێت نابێ ها شەو ڕۆژ کەوتمە خەیاڵی ئەمەوانە ئەمە لە دابەزینێکە چوار کونەکە ئەوە وەراوە بگرە ڕۆڵە ئەوە هەڵگرە ئەوە قەڵەمەکانەتی ئەمە قەڵەمەکانەتی لە دابەزینێکە چوار کون خۆی ئەمە پێنج کونە کولێ سنتەرە دۆزێتەوە ئەوەشیان هەڵگرە ئەمەش ژێرەکەیەتی نیشانی ئەو لای ئەوە ئەمە خزمەتێکی زۆل بوو بە جاران ئەو بێژنە بە 2 ڕۆژ 3 ڕۆژ کون نابوو شاگرد زۆر هیلاکە بوو ئەمە بە درێلی درێل ئەو درێلە بەرینێشکە شتەشکە زۆر عزیێت بوو ئەمە کە ئەمەم دروست کرد ئەو بە 3 ڕۆژ بێژنێکیان دروست ناکرد چونکی 12,000 کونیێوێ ئەم بە 4 ساعات بێژنی هەباشەی دەرتەوە دروستە کرد ئەمە لە ئاوا دابەزێ بە قاچشە بەدەستشە و بە قاچش بە قاچ و بەدەست ئەمە دەگی هەباشەیە دروستمان کردەوە دیشلی زنجیرە پولیە ئەو شەشدان و دەدانمان دروستە کرد لە هەفتاکانە دەدانی پۆڵا دروستمانە کرد هیچ تۆڕنەچیەک نەیەتوانی دروستیکە لە بەغا دروستیانەکرد لە ئاسینی نەرم دەگەشتی بەشی 3 مانگی ناکرد من لە پۆڵا دروستمە کرد بەشی 200 ساڵیە کرد ئەم جیازی بیرانە کە لە سلێمانی بوون کەس نەیەتوانی چاکی کار ئێمە چاکمان نەکرد چونکە ئەگەر چاکمان نەکردا بابا بچوایە بۆ سووریا لەم پار 200 جار هەتا ئێستا 200 جار لە شنگار لە شنگار خراپ بووە هێناوانە لەوێەوە بەسەر کەرکووک و هەولێر و دوهۆک و زاب مووسڵشە ها هێناوانەوە لێرە چاکمان کردۆ ڕۆیشتونێتەوە ئەچی ئیش لە خەڵک ئاسی بێنە ئەو تونێلە کە کرا ئەم تونێلەی ئەزمەر گێڕەکەی خراپ بوو باریان کرد بیبەن بۆ تاران کوڕێکی خەڵکی سلێمانی لەوەیە بێ سایق وتی ئەی بۆ نایبن بۆ حاجی فازڵ وتی کوڕێک بەخوا لە تاران نەبێ چا نابێ تی بۆ وەستای وەکو حاجی فازلی لێە لە هەموو تاران من هەموو تاران کەڕام وەستای وای دێنە مهندسەکەش وتی دەبڕۆنەوە نێزیکە بیبن
ئەگە چایکی کرد باشە بە چایکینەکە یەکسەر بۆ تاران وڵی نایوتی چایکە کەوتمانەوەچە نیو ساعتی نەبێت ها بۆ گێڕەکەمان دیشلەکانمان بۆ گۆڕشتەکانمان بۆ گۆڕی خسمانەوە جێ خۆت ئەم پرێسە لە 56 پرێسێکی بچکۆ لەم دروست کرد ئەجا دوایە ئەمەمان دروست کرد لە 60ەکانە ئەمە قوەتی 350 تەنە هیچ شتێکی لە ئاسی نابێت ئەمە لە خوارشەوە ژێرزەمینە کونە ئەگەر شەفتێک ئەگەر 4 مەترش بێت دەریەکاتوانە دەریکە نییە لە عالەمە ژێرزەمین لە ژێریا بێت ئەوە ژێرزەمینە لە ژێرەوە ئەتوانی مەسەر شەفتێک 4 متر بێ 3 متر و نیو بێ ئەو شەفتە دەرەکە ئەو دیشلی جیازی بیرانە کەس دەری ناکە من نەبێت چونکی درێ بەڵێ ئازانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بەو هیواینجی سوود و ڕەزامەندیتان بووبێت سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون هەر شاد و سەرکەوتوو بوون.